بەناوی سڵاوی خواتان لە بێزیزان خۆشەویستان خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین با کۆمەڵێ بابەتی نیۆ لە پەیامی ڕۆژ هیوادارین بە دڵێکی ئاسوودە و ئارامە و بینەری سەرجەم بورگەکانی ئەمڕۆ بن ئەمڕۆ کۆمەژڵێ بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون هیوادارین بینەری سەرجەمیان بین و ئەمێ ئاماژەش بۆکەم ئەگەر ویستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە فەیسبوک لە پێیجی فەرمی پێیام ئەگەر هەر پرسیارێک تێبین یەکتان هەبێ لە کاتی دابزاندنی بە شێوەی لاڤ ئێمە توانین پرسیارەکانتان ئاڕاستی میوانەکانمان کەی بۆ ئەوەی ئێوەش بەشدار بن لەگەڵمانە و زیاتر سەرنجی بەرنامەکە بن. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێ بێم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم لە پەیام لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بگۆ بابەتی جیاواز لە خزمەتتان نابین لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمان باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە بۆ هەمومان جێگەی بایەخ و پێداناویش تەندروستی دەم و ددانە چۆن بتوانین ئێمە ددانەکانمان بە تەندروستێکی باش بهێڵینەوە و هەروەها چی بکەین بۆی بە تەواوەتی پارێزراو بن لەو بارەوە لەگە پزیشکێکی پسپۆر باس لە گرفتەکان وەروەها چۆنیەتی پارێزگاریکردن لە تەندروستی دەمودان دەکەین. بەڵێ هەر لەو بابەتانی کە هەمانە ئەمڕۆ باس لە نەبوونی خزمەتگوزاری دەکەین لە ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە یەکێکە لەو شوێنانی کە لە کوردستانە سروشتێکی زۆر جوانی هەیە بەڵام هەتاوەکو دێت ئەم شارەوە لانەدا دەنرێەوە ناتوانرێ سوودێکی تەواو لەو شوێنە گەشتیاریانە ببینێ کە هەیەی و هاوڵاتیان سەردانی بکەن بۆ ئەوی کە زیاتر سروشتی کوردستان و سەردانیکەرانی زیاتر بێ بەڵام بەداخەوە لەبەر پەراوێز خستنی تاوەکو ئێستاش ناوچە گەشتیاریەکان ڕوبەڕووی کۆمەڵە گرفت و ناخۆشی بوونەتەوە بەداخەوە کە هاوڵاتیانی بێزار کردووە بە تایبەتیش ئەوانی هەڵەبجە. بەڵێزان دیارە ساڵانە ڕۆژەکانی دابشکراوە بۆ کۆمەڵێکیات دەبینین دەڵێن فلان ڕۆژ ڕۆژی جیهانی فلان بابەتە ئەم ڕۆژ ڕۆژی جیهانی زەریاکانە زەریاکان وەکو دیاردەیەکی سروشتی جوان لەسەر گۆی زەوی کۆمەڵێک زەریای گەورەمان هەیە بابزانین لە ڕۆژی جیهانی زەریاکان گرنگی زەریاکان بۆ گۆی زەوی بۆ کەش و هەوا بۆ ژینگە چییە و چۆن پارێزگاری لە ژینگەی زەریاکان بکرێت لە کاتێکدا کە زەریاکان ژینگەی زەوی و وەروەها ژیانی ئێمەشیان پاراستووە قسە و باس لەسەر ڕۆڵ و کاریگەری زەریاکان لەسەر ژینگەی گۆی زەوی دەکەین. بەڵێ ئێستاش ئەزیزان وەک هەمیشە دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و لە تەوەری یەکەمدا لەگەڵتاندانە. دووبارە سڵاوتان لێبێ لە بەشەکەی بەرنامەکەمانە دەمانوێت باس لە گرنگی تەندروستی دەمودان بکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە میلان کەریم قەرەداغی پزیشکی پسپۆڕی دەموددان یاخود نەخۆشیەکانی دەموددان. دکتۆرە خان زۆر بەخێر بێن. تەندروستی خۆتان چۆنە؟ ئەوە پێش بچنە ناو بابەتەکەوەڵێن ئەمانەی باڵێن پزیشکەکانی ددان خۆیان دانیان کێشەی نێشکۆرەوە. کێشەمان هەیە بەس زوو چارەیەکەین. زۆر باشە لەشتان ساڵ بێ دکتۆرە خان دەکرد لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەم. ددانێک ئێمە چۆن هەست بکەین گرفتی تێدایەوەتە بۆ نمونە لای وایە ڕەنگە زبر بێ یاخود ڕەنگی تێگەچێ التیهابەکە سادەترین نیشانەکانی ددانێک کە گرفتی تێکەوتویان لە ڕووی تەندروستی و تەندروستی تێکچوو بێ. یەکەم شت کاتێکە بڵین دانەکان یەکێکی تەبیعی لە دەرەوەی کلینیکەکان
بیەوێ خۆی بزانێ ئایا تەندروستی دانەکەی گەیشتۆتە چ مەرحەلەیەک و چ کات پێویستە کا بچێتە لای پزیشکی پسپۆر. ئەم کاتانە نەخۆش ئەبێ هەست کات کە دانەکانی هیچ ئازارێکی نییە. عادەتەن نەخۆش کاتێ چێ بۆ لای دکتۆر کە ئازاریان هەبێ بەڵێ یان لە ڕۆژانی ئێستەیە زیاتر ئەوەی کە باوە ڕەنگی دانەکان تێکەچێ. ئێمە پێش هەموو شتێ وەکو دکتۆرەکانی نەخۆشیەکانی پووک ئامۆژگاریمان بۆ نەخۆشەکان ئەوەیە هەموو 6 مانگ جارێک پێویستە بچن سەردانی دکتۆر بکەن بالئەخەس ئەو دکتۆرانەی کە ئیش لە بواری نەخۆشەکانی پووکاکەن بۆ پاکردنەوەی دانەکان و لابردنی هەر کلس و پیسیە کە لەسەر ڕووی دانەکانە نیشێ بە بەردەوامی و هەروەها بۆ تەندروست ڕاگررتنی پووکەکان ئەو پووکانی کە لە چواردەوری دانەکانن. واتە دکتۆرە ئەکرێ بۆ برندانێکیشمان هەبێ گرفتی تێدای بەس ئازاری نەبێت. بەڵێ واتە مادام ئازاری نیە بەش ناچین بە شوێنیا و لە کاتی شەڕەنگە گرفتیە بێت. بەڵێ عادەتەن ئەمانە لە کاتێکا بێ کە دانەکە کلۆر بووە یان درزی بردووە یان هەر پێشتر چاکراوە و گرفتێ لە چاکردنەکە هەیە و پێویستە جارێکتر بڕاتەوە لای دکتۆر و چارەسەری بۆ وەرگێتەوە. دکتۆرە ئەو شتانە چین کەوالدان دەکات سەلامەت نەبێ و باش نەبیانی بۆ نمونە نەخۆشیێک بێ یاخود شێوازی پاراستنی تۆ بۆ ئەم دانانی کە هەتا ئەو مەترسیانە چین کە لەسەر ددان دروستەکە و خراپە بۆ ددان. ئێمە ئەبێ بیدایەت لە مەرحەلەکانی مناڵیەوە دەست پێ بکەین. لە مناڵە پێویستە ئامۆژگاریان بکرێ بە شۆردنی بەردەوامی ددانەکان لە ڕۆژێکە 2 جار پێویستە بە بەردەوامی دانەکان بشۆرێن و بە شێوەیەکی تەندروست. ئەگەر هاتوو ئێمە ئەم بەم شێوەیە ڕۆشتین لەگەڵ تەمەنی مناڵەکانمانە کاتێگەنە ئەو مەرحەلەی کێشەیان بۆ دروست ببێ لە دانەکان و لە پووکیانە ئێمە پێشتر زەمینەمان بۆ خۆش کردووە و ئەتوانین بە ئاسانی چارەسەری بکەین. ئەگەر هاتوو مناڵەکانمان وا فێر کرد کە بە باشترین شێوە بەو شێوەی کە پێویستە دەمودانیان بشۆن ڕۆژی 2 جار گرفتەکان کەمترە بنەوە لە تەمەنی گەورەیەتیە. باشە هیچ جۆرە نەخۆشیەک هەیە کە کاریگەری کاتە سەر ددانەکە بۆ نمونە ڕەنگە من ددانم کێشەی نەبێ بەڵام نەخۆشیەک بێتە هۆکار کە دانم سەلامەت نەبێت. بەڵێ نەخۆشیەکان زۆرن لەوانە باوترینیان کە کارەکاتە سەر دانەکان و سەر پووکەکان نەخۆشیەکانی شەکرە زۆر عیلە هەیە بۆ نمونە لە دایکی لە باوکی یان لە کەسوکاری نزیکی ئەم نەخۆشیە زۆرن پێویستە ئەوانە زیاتر بە خەمی چارەسەری دانیانەوە بن و زوو سەردانی دکتۆر بکەن یان ئەوانەی کە بڵێن کێشەی جنرال هێلس بڵین بە کوردی واتە سەلامەتی هەموو جسمیان صحتی هەموو ئاسانی کە دووگیان وەزان هەنێک لەو گرفتانیان بۆ دروست دەبێت. بڵێ بەپێی مەرحەلەکان لە کاتی دووگیانیە ئەگۆڕێ بۆ نمونە لە بیدایەتی دووگیانی سێمانی بیدایەتی دووگیانی ئەلم سێمانگە نەخۆش عادەتەن خۆی باری تەندروستی زۆر باش نییە و زیاتر مەناعی دابەزێیان با بڵین کەمتر لە خەمی ئەوە دانەکانی تەندروست و پاک ڕاگرێ بەعام بە گشتی هەموو جسمی ڕێگە نایە ینی بەو شێوەیە خزمەتی دانەکانی بکە ئەمە لە دوایە ئەبینین لە مانگەکانی ئەخیرە وەکو کلۆری یان نەخۆشەکانی پووک و ئیلتیهاباتی پووک و ڕۆچوون یا با بڵێن لاچوونی پووکەکان لەسەر ڕووی دانەکان زیاکە زۆرترین ئەو نەخۆشانەشی کە دووگیانن زیاتریانە کلینیکەکان یەت بۆ هەڵکێشانی کاتێ زانێ ئازارێکی بەردەوام لە دانەکانیان هەیە بەهۆی ئەوەی خۆی ئێمە وەکو دکتۆرەکان چارەسەری نەخۆشەکان بەو شێوەیە ناکەین کە داوایان کرد یەکسەر دانیان هەڵکێشن زەرەری ئەو کەسێتیان ڕاستە ئێمە تا بۆمان بکرێت دانەکان لە شوێنی خۆیانە هێڵینەوە بۆ نمونە ئەو دووگیانانەی کە لە بیدایەتە نەیانتوانی و دەمودانیان بشۆن کێشەکانیان لە کۆتاییە یان کلۆربوونی دانەکانە یان گەیشتنە سەر دەمارەکانیەتی بڵێن کلۆرێکە ئەوە زیاد بووە هەتا گەشتۆتە سەر دەمارەکانی و لەو حاڵەتەیە ئێمە بەپێی مەرحەلەی نەخۆشیەکە چارەسەری پێویستی بۆ دۆزینەوە. دکتۆرە خان کۆمەڵێک ڕێنمایی خێرا باس لەوە کرد لە مناڵانە 2 جار دەمودان بشۆڕێ بێگومان ڕەنگە لە گەورانی شاب ڕەنگە زیاتر پێویستمان بێ ئەو کاتانەی کە زۆر گونجاوە یا خود تەندروستە بۆ دانەکە ناکرێت دانێک ڕەنگە بە خێرایی نانی خواردوێت چایەکی گەرماوێکی ساردی خواردوێ و تۆ کەی گونجاوە دان بشۆردرێ یا خود لە 24 کاتژمێرە چەند جار لە ڕووی زانستی پزیشکی ددانیەوە بۆ ئێمە پێویستە لەسەرمان ددانەکانمان بشۆین.
پێویستە هەموو تاکێک منداڵ بەیان گەورە بێ پێویستە ڕۆژی دوو جار دەمودانی پشووە ئەگەر هاتوو بۆ نمونەدانەکانی ناڕێک بوو یان باری تەندروستی ئەو کەسە باش نەبوو یان نەیتوانی بوو بە شێوەیەکی باشتر دەمودانی پشووە ئەو دوو جارە ئەو پێویستە 3 جار دانەکانی پشووە لە ڕۆژێکە. زۆر باشە. ئێستا لە وەرزی هاوینین زۆر جارە بینین لە مناڵان لە گەورانیش بەستنیە کە خوا زۆر ساردە یان ئاوی گەرمە قەت ناخۆینەوە هەمووی ئەبێ سۆڵا بێ زۆر دیش بێ. خۆم زۆر جار هەستیشم پێ کرد دڵنیام سە بینەرانیش ئەو حاڵەتیان توژوە کە ئاوە ساردەکە یاخۆدە و بەستنیە و بەشە ساردە بەردانەکەوێ زریکەیەکی لێوێ ئازارێکی با بڵێن تەندروستی لێوە دێ. ئەمە چەندێک زیان لە دانەکانمانەیە ئەم کاتی ئەم حاڵەتە یاخود ئەگەرەمە بەردەوام کەینەوە تەندروستی دەدانەکە تێگەدا. بەڵێ وەکو بینین لە هاوینان عادەتەن ئێمە شتی سارد دەخۆین. ئەم حاڵەتە ئەگەر بێت و دانەکەت خۆی تەندروست بێ بۆ نمونە دانەکەت هیچ کێشەیەکی نییە پوکەکەت لە شوێنی خۆیەتی و هیچ کێشەیەکی نییە و ئیلتیهاباتی نییە لەم حاڵەتەیە کێشەمان نابێ ینی ئەگەر بپرسی لە هاوڕێکانی یان لەو کەسانی کە ئەو هەستیان نییە ئەمە لە بەرەوەیە کە دانەکانیان تەندروسترە هیچ کێشەیەکیان نییە. بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە دانەکەت درزیتیایە یان دانەکەت کلۆریەکی هەیە و یان پڕکردنەوەیەکە هەیە شکاوە یان بە هەر شێوەیەک ناڕێکراوە یان پوکەکانت لە شوێنی خۆیانین بۆ نمونە کاتێک بە تەندروستی نەیهێڵیتەوە و بەردەوام دانەکان نەشۆی ئیلتیهاب بکات و مەرحەلەی ئیلتیهابکردنەکە ئەگەر تۆ بچیتە لای دکتۆری بڵین پوک یان با بڵین بەعام ئێستا دکتۆرەکان هەمووشیان ئەو ئیشاناکەن پاکڕای بگریت 6 مانگ جارێ ئەم حاڵەتە کەمە بێ و زووچارە ئەبێ لە ماوەی هەفتەیەکە لە دوای پاکردنەوەی دانەکان تەندروستی بۆ ئەگەڕێتەوە. بەڵام ئەگەر هاتو ئێهمالت کرد و لە مەزیاتر ڕۆی و ئیلتیهابەکە بەردەوام بوو لەم حاڵەتە ئیلتیهابەکە ڕواتە بڵین بەشە قوڵترەکانی ئەو بەشانەی کە زیاتر بڵین زەرەرەهێنن بەو ئیلتیهاباتە ئێسقانی دانەکە دائەبەزێ. کاتێک ئێسقانەکەش دابەزی پوکەکە لەم شوێنەی خۆیان نامێنێتەوە بۆ نموناگەرەمێ دانەکەت بێ پوکەکە لەم ئاستا بێ ئەو کات مەجبور کە ئێسقانەکە نەما لە ژێرەوە پوکەکە دابەزێتە خوارەوە بەشێکی دانەکە ئەمێنێتەوە دەرەکەوێ. ئێمە پێڵین دانەکانیان درێژ بۆیان پوکەکانیان ڕۆشتووە عادەتەن لە پیرەکانە ئەمەڕۆیال بە مروری زەمن ئەوە ئیلتیهابات و بڵین چارەسەری بۆ وەرناگرن دانەکانیان وای لێ ئەگەر هاتو ئێمە لە کاتی پێویستە چارەسەرمان بۆ وەرنەگریان هاتو نەچوینە لای دکتۆر ئێمە پێڵین چەکە بۆی کە بەردەوام پشکنی بکاتەوە بزانێت تەندروستی ئامی دانەکانی چۆنە ئەگەر هاتو ئەمەی نەکرد بەتەکی تووشێ و حاڵەتانە ئەبێ پوکەکەی ئەڕوات و لە کاتێ شتێکی سارد ئەخۆی یان شتێکی گەرم ئەخۆی ئەم هەستەتە بێ. دکتۆرە چۆن بزانین دانێ سەلامەتە این زۆر جار بیستمانە ئەڵێن ئەگەر دانێک سپی بێ ڕەنگە ئەوە سەلامەت بێ یاخود ئەگەر دانەکان ڕێک بن یاخود ئەگەر مناڵێک بێ دانی لە کاتی خۆیان دەرکە ئایا بڕاستی ئەمانە تەندروستی ددان دیارخات ینی ئەمە هۆکارێکە بۆی بڵنکەیتر ددانەکەمان تەندروستە؟ هۆکاری تەندروستی دانەکان نەبەستراوە بە یەک بڵێن یەک حاڵەتەوە جیاوازە ئەگەر بێت و من دانەکانم ناڕێک بێ بە تەکید ناتوانم ڕۆژانە بە پاکی ڕایان بگرم لەم حاڵەتەیە چینێک لەسەر دانەکە پاشماوەی خۆراک و بەکتریا و ئەم شتانە کۆ ئەبێتەوە هەتاوە لە دانەکەکە یان کلۆری ئەکات یان ئەوەیە پوکەکەی ئیلتیهابەکات و ڕۆچێ لەم حاڵەتانە ئیتر بە پێی مەرحەلەکە خۆی ئەبێ چارەسەر وەربگرێنە خۆش. حاڵەتێک لە پوک هەیە ئەویش تێکچوونی ڕەنگەکەیەتی هەنێک جار بۆ بۆر و ڕەشی لە پشتی سەرەوەی دانەکان ێک جاریش بۆ سووربوونەوە ئەمانە حاڵەتی یاسایین ئێستا بەشێک لە پوکەکانیان لە خۆشەکان باز لەوە دەکەن لە هیچ ئازارێک نییە هیچ گرفتێکیش نییە بەڵام ڕەنگەکەی تێک دەچێت. تێکچوونی ڕەنگەکان بلەخەس ئەوەی کە بڵێ سوور ئەبێتەوە ئاوسێ ئەمەیان زیاتر پێوەستە بە نەخۆشیەکانی پوکە و ئیلتیهاباتی پوکە لەو حاڵەتانە ئەبێ کە نەخۆش نەتوانێت بەپی پێویست دانەکانی پاکاتەوە یان بە شێوەیەکی تەندروست دانەکانی بشوە. یعنی ئەگەر گرفتێکیش هەبێت دەکرێت چارەسەر بکرێت درێژە پێشەوە ڕژ تا مەرحەلەیەک بەڵێ چارەسەرەکەی ئاسانە هەر بە پاکردنەوەیەکی ئاتیادی پاکردنەوە و پۆلیشکردنی دانەکە چارەسەرە بێت. دکتۆرە بوونی ئەو دانا بۆ ڕەنگە کەسانێکمان هەبن کەمتر کێشەی دانیان
بۆ دروست بێ بەڵام کەسانێکشمان هەیە بەردەوام تووشی کلۆربوون و هەندێک نەخۆشی ددانە بن ئایا بەڕاستی بوونی کەسەکە کاریگەری هەیە لەسەر ئەوی دانەکانمان زوو کلۆر بێ خۆ تووشی کێشێکمان بکات؟ بەڵێ زۆر نەخۆشمان هەیە بۆ نمونە خۆت باسی کرد لەوانە کە تەندروستیان بەعام لە ئایلەکەیانە تەندروستیان باش نیان چەند نەخۆشیەک لە ئایلەکەیانە هەیە و بووی هەیە ئەم ئینسانەش بگاتە ئەو نەخۆشییان ئەو نەخۆشیی توش ببێ تەسیر لەسەر پووک و بوونیەتی دان و شێوازی دانەکانی ئەکات تەندروستی دانەکانی لەوانەش زۆر نەخۆشمان هەیە دانەکانی ناڕێکە ئەگەر بێت و دامودانی دوو جاریش بشوە سێ جاریش بشوە بە تەواوەتی ناتوانێت هەموو ڕوودانەکان یان با بڵێن بابەتێکی تەندروستی ددانیە ئەوی تەلی پێڵێن بەپێی تەمەنی مرۆڤەکە بڵێن ینی تەسیرەکە ئەگەر بێت و لە مەرحەلەیەکە تۆ چارەسەری ڕێکردنەوەی دانەکان بۆ نەخۆشێک بکەیت کە بیدایەتێتی و بڵێن دانەکانی هێشتا بە تەواوەتی گەشەی تاواتیان ڕێک نەبوونەتەوە لەگەڵ گەشەی ئسقانەکانیە لەم مەرحەلەیە ئەتوانی ینی بە ئاسانی چارەسەر کرد و دانەکانیان ڕێککرێتەوە و تەندروستێکی باشیشی بۆ دروست کرێ بابەتێک هەر پێویست بە بەدانەوە وەڵام پرسیارە ڕەنگە تاسە هیچ دکتۆرێکی ددانم نەبینیەوەی هۆلیوود سمایلی پێڵێن وا بزانەوەگە هەڵەنەوە ئەوەی کە کیفێکەکەن بۆ دانەکان ئەگە کۆمێتی سەرنجی بەڕێزت زۆرێک لە نەخۆشەکان یان لە بەتایبەت لە خانمانە هەوڵ دەدەن ئەم ژۆرە لە چارەسەر بەکاربێنن بۆ دەموددانیان ئەمە تا چەندێک سەرکەوتووە لە جیهانە تا چەندێک پشتڕاستکراوەتەوە یان خۆت ئەکرێ نەتیجەیەکی باشی هەبێ چکە لە کۆتای پێم وا بێ دانەکانی خۆمانە بێ پتاشین بۆی ئەوە بکەین هۆلی سمایل ئەمە شتێکی سەردەمیە و زۆریش باوە و هەمووشمان بیستومانە بەئام ئەوانەی کە بڵێن ئافرەتان حەز لە ڕێکردنی دانەکان و سپیکردنی دانەکانەکەن ئێمە وەکو دکتۆرەکان پێمان باش نییە بۆ هەموو نەخۆشێ لەبەرەوەی کە تا ڕادەیەک دانی خۆت بێت باشترە و باشتریش پاک ڕائگیرێ ئەگەر هاتوو نەخۆشەکە پێویستی کرد بۆ نمونە دانەکانی ناڕێکە ئەتوانین بە هۆلی سمایلەکە بۆی ڕێکینەوە یان بۆشیەکانی دانی تەوزیع بکەین لەم حاڵەتا ئێمە بە نەخۆش ئەڵێن پێویستەکە ئەو ئیشت بۆ بکرێ کاتە ئەگەر کەسێک تەنها وەکو جۆرێک لە جوانکاری بیکات زیان ئەگەێنێ بەدانەکەی تا ڕادەیەک بڵێ کاریگەری کاتە سەر تەندروستی لەبەرەوەی تۆ دان بڵێن خۆی گەورە خۆی وا دروستی کردووە بەشی سەرەوەی پێکاتەیەکی زۆر ڕقا و توانای بەرگری هەیە لە بەشەکانی ناوەوەی کە بەشە هەستیارەکانیەکات لە ناوەڕۆکی دانەکایە ئەگەر هاتوو ئێمە ئەوی شەمان کرد پێویست دەکات ینی توێژاڵێکی کەم هەچەند ینی زۆر کەمە بەس توێژاڵێکی کەم لەم ڕوەلا ئەبین و دواییش لە بڵین لە مختبەرەکان دروستیەکەنەوە بەس دکتۆر ئێستا هەشمانە ینی نەک تەنها هۆڵی دەکا بۆ نە لەیزەر هەیە یاخود پاکردنەوە ئەوانە هەیە ئەمانەش بە هەمان شێوە ئەگەر کەسەکە پێویست بوو بیکات ئەوە دەبێتە چارەسەر بۆم کەسە بەڵێ واتە زیان بە مینەیدان ناگەێنێ وەک ئەوی کە زۆر پێمان ئەوترێ کەمێک با بەس ئیتر ئەوە ئەکەوێتە سەر دکتۆرەکە و توانا و لێهاتووی دکتۆرەکە و حاڵەتی دانەکەش ئێستا ئەمە دانمان هەیە بوون منە خۆی حساسە هەستیاری هەیە و یان با بڵین دانمان هەیە درزیتایە لەم حاڵەتانە ئەگەر بیکەیت تۆ مەوادی ترشی و بەعزێ مەوادی کیمیایی بەکارەهێنی لەو حاڵەتەیە زیاتر بڵین کێشەکانمان بۆ قوڵەکاتەوە ئەگەر من هەستیارەکی بەسیتم هەبێ و پێی ئەڵێن بلیچین ینی سپیکردنەوەی دانەکە بکرێ لەم حاڵەتەیە ئەم نەخۆشە دوای پرۆسەکە تا ماوەیەک هەستیارەکەی زیاکە من حەزەکەم وڵە ئاماژە بە شتێکی تریش بم ئێستا چاندنی ددان هەیە بۆ ئەو کەسانی کە بۆنە دانێکیان هەڵەکێشن دوای پێویست ئەکاتەوە کە دانێک بچێنن دەگوترێت زۆر ناڕەحەتە ڕەنگە زۆرێک لە کەسەکان تووشی گرژی و ناخۆشێک بنەوە کاتێک ئەم نەشتەرگەری ئەنجام دەدەن ئایا بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە ئەمە چۆنە سەرکەوتنی هەیە خۆی پێویستە کاتێککە دان هەڵەکێشی پێویستە لە شوێنی دانێکی تردا بنرێتەوە چونکە بە پێی بڵین بە پێی ڕۆژگار و یان ڕۆشتنی زەمن سێرەکەی ئەم دانەکانی تەنیشتی زەرەرەهێنن لەبەرەوەی ئەم مانتیقەیە بڵین بۆش بووە و ئەو ئسقانەش کە لەویا بووە لە ئاستێکا بووە کاتێک کە تۆ نانی لەسەر خۆی بە بەردەوامی ئسقانەکە ڕۆئەچێ و لاچێ لەم حاڵەتانە گرفتی زیاتر بۆ دروستەکە بۆی پێویستە چاندنەوە بکرێت ئەگەر چاندنەوە بۆ بکرێت دوای تووشی هەنێک کێشە بیتەوە نەخۆشی ئاشتی وا هەیە
کەمن ئەو حاڵەتانە ینی بەڵام ئەگەری ڕوودانی هەیە بە زۆر کەمن ئەگەر بێت و نەخۆشەکە ئێمە خۆمان زیاتر ئەو نەخۆشانەی کە پێویستەکە بۆیان بکەین ینی پێویستەکە چاندنەوەیان بۆ بکەین ئامۆژگاریانەکەین کە پێویستە ویشتان بۆ بکرێت ئەگینا ئەگەر نەخۆشێک حاڵەتی تەندروستی زۆر خراپ بێ ڕێگەیەکی تری بۆ هەڵەبژێرین. دکتۆرە خان بە شێوازێکی گشتی ئەمە لە نێو باڵێ مرۆڤێکی یاسایی 32 دانمان هەیە. سەمن خۆم 28 نازانم سڕی دوو دانم لەسەرەوە دانیشم ینی لە دوو حاڵەتی تری واشم بیستووە. ئەمە نۆرماڵە یان ئەکرێ بە پێی تێپەڕبوونی تەمەەن ئەو دانانەی بەشی دواوەوە پڵین دانەیەک لێرە و دانێک لێرە ئەمە دوو دوانیش ئاینی شت لە خوارەوەمە چواردانە. دروستە بێتەوە یان دەرێت یان نەبێ بە نەشتەرگەری یان زیان لە دانەکانی ترەدا ئەم حاڵەتە دەڕووی تەندروستیەوە چۆنە؟ ئەم دانانەی کە لە کۆتایی دانەکانایە پیانەوە ترێ دانی ژیریەکان چواردانن دوانیان لەسەرەوە و دوانیشان لە خوارەوە. ئەم دانانە ئەگەر هاتو بڵێن لە مەرحەلەی هاتنە دەری خۆیان نەهاتن و درەنگ کەوتن عادەتەن ئەوانە پیانەوترێ ئیمپاکت ینی بڵێن ئیمپاکشن بووە لە ناو ئسقانەکە گیری خواردووە نەهاتۆتە دەرەوە لە تەمەنی بڵێن گەشەی دانەکە خۆیان. لەم حاڵەتەیە یان دانەکە لارە و یان بە شێوەیەکە بەردانەکەی ئەخیر ئەکەوێت یان هاتۆتە ئاستی پوکەکە و توانای نییانی توانای نەماوە زیاتر بەڵێ بێتە دەرەوە لەم حاڵەتا پوکەکە ئاڵسێ و ئیلتیهابات و بڵێن پیسی لەو منتیقەیەکەوە بێتەوە و نەخۆش زۆر جار دەمی بۆ ناکرێتەوە ئازاری هەیە. دکتۆر هەر لە مناڵی و هەتاکو و گەورە بین پێمانڵە شیرینی مەخۆن بۆدان خراپە کلۆری ئەکا کۆمەڵێک شت لەم بابەتانە و زۆربەی خواردنەکانیش ڕێژەیەکی زۆر شەکریانتیایە لە ئێستادا. ئایا تەنها شۆردن دەبێتە پاراستن بۆ ئەم دوودانە کە تۆ ڕۆژانە ئەم جۆرە خواردنانە بخۆی یاخود دەبێت کەم بکرێتەوە ئەم خواردنانە ئەو کاتە دیدانێکی تەندروستمانە بێت؟ لە مناڵانە و کۆزانین زۆر کەم توانین کۆنتترۆلی ئەوە بکەین شیرینی نەخۆن. جاری وایە لە گەورەشە بەڕاستی و حاڵتانەمان بینی ڕاستە بەڵام وەکو بینراوە و باس کراوە ئەو نەخۆشیانەی کە بلەخەس کلۆریدان زیاتر ڕەبتی بە خواردنی شیرینیەوە هەیە. لە مناڵانیشا زۆرترین سەبەبەکان هی ئەوەیە کە شیرینیەکە ئەخوات لە دوای ئەوە دانەکەی ناشوایان با بڵێن ئەم شیرینیە لا ناچێت لەسەر ڕووی دانەکەی بەشێکی ئەمێنێتەوە و پاش ماوەیەکی کەم ئەم شیرینیە ئەگۆڕێ بۆ ترشی لە ناو دەما بڵێن پێچی ناو دەم دابەزێ و ئەبێ بە ترشی کاتێک کە بوو بە ترشیوە لەم پێکهاتی دانە ئەکا کە کالیسیۆمی تایە کە کالیسیۆمەکەی بێتە دەرەوە بەمەش سەر ڕووی دانەکەت چۆنەڵێ زەعیفە بێ توانای نامێنێ و زیاتر وای لێت کە بە ئاسانی کلۆر ببێت. زۆر باشە. وەڵام من پرسیاری یەکەمەکەم هێشتا هەرتەواو نەبوو با گریمان دانەکە لە حاڵەتێکی نۆرماڵدایە یعنی هەر کەیسمان لەبەردەسە با بڵێن خۆم هیچ ئازارم نییە ئاوسان نییە شەستیش بەهێز ناکەم بەڵام من لە دواوە بە بڵێن سەرۆپات دانەکانم 28 دانن حاڵەتی لەمەش زۆرە ئەمە ئەکرێ هەر تا و ڕۆژەی با بڵێن خوای گەورە عمری پێیاوی لە ژیان نابین هەروابەیان ئیلا لە ڕووی زانستی پزیشکی ددانەوە ڕۆژێک هەر دەبێ ئەو دانە ئیتر دەستکا بە خۆ دەرخستن جا بەوەی ئینتیهاب بۆ دروستکە لار بێ بدا لە دانەکەی تریا خود دەربێ. ئەگەر هاتوو نەهات بڵێندانەکە نەهاتە دەرەوە لە کاتی پێویستە و لە شوێنی خۆیان وەستا ئەگەر هیچ کێشەی بۆ دروست نەکردبێتی ئێمە بە هیچ شێوەیە دەستکاری ناکەین و هیچ مشکلەمان نییە لەگەڵە بەڵام ئەگەر هاتوو بە شێوەیەکی ناڕێک هاتبوو یان کێشەی پوکی بۆ دروست کردبووی یان وای لە دانەکانی تر کردبوو ئازاریان هەبێت زۆر جاروا کار لە زەخت لە دانەکەی ئەخیر ئەکات یان ڕەگی دانەکە بەر ڕەگی دانەکە ئەکەوێ و تووشی التیهابات و ڕۆلاچوونی ئەکات. حاڵەتێکی تر هەیە زۆر جار لە دەست با بڵێن بیستومە دەڵێن نەخۆشەکان کە دەچینە لای پزیشکێکی ددان بۆ نمونە بۆ چارەسەری دانێگە ڕۆین کە سەری دادانمانەکەڵێ مەسەن 4-5 ددانی ئەمە ئەگەر ڕاست و خۆر لە بەگوێ ڕێنمایی پزیشکەکە بکەیت زۆر جار باز لەوە دەکرێت ددان با بڵێن تۆزێک نقطەیەکی ڕەشی تێدا یا شتێک هەیە ئەمە واکە با بڵێن ئاساییە پاکی بکرێتەوە یا لی ببڕێ حاڵی نقطەیەکی بچکۆلانە دوو داینتیشت کێشەیە کونی ئەگا و تۆزێک پڕکردنەوەمان ئاسایی ئەمە خۆی ڕاستی ئەمە ئەکەوێتە سەر هۆشیاری بڵین خەڵکی بەعام ئەگەر بێت و تۆ هۆشیارەکەت ئەو نەبێت
کاتێک کە دانەکە ئێشەیان ئەبینی ڕەش بۆتەوە بچیتە لای دکتۆر بەتەکید ئەمە دکتۆرەکە زانیاری زیاتری هەیە و چۆنەڵێ ناودەمت بە تەواوەتی فەحسەکات لەو مەرحەلەیە شتی تری زۆرتیایە بۆ نمونە پووکەکەت لە شوێنێکا ڕۆچوو بێیان لە شوێنێکە ئیتیهابی هەبێیان دانەکەی تەنیشتی کلۆر بێتەوە پێت نەزانی بێیان زۆر جار بینی دانەکان چونکە نەخۆشەکانمان بەکرەی دانەکان بەکار نایەنن بە زۆری ئەو نەخۆشانەی کە دوودان بە تەنیشتی یەکەوە کلۆر ئەبن ئەوەیە بەکرەی بینی دانەکان یا ئەو ئەدەواتانی کە پێویستە بۆ پاکڕاگررتنی بینی دانەکان بەکاری نایەنن بەس ڕۆژانە دەمودانیانە شۆن بە فڵچەی ئەوەی ئەتیادی هەموو بەکارهێنین ئەوە لەو حاڵەتا دوودان بە تەنیشتێکەوە زۆرتر کلۆرن. لەو ماوەکەمەی مامانە پرسیارێکی ترێ زۆر جار دەبینین لە سۆسیال میدیایان لە خەڵک دەڵێن لیمۆ و نازانم لیمۆ دۆزی و خوێ و ئەمانە تێکەڵکەن و لە دانتانی بن و ئەمانە ئەمە سپیە بێتەوە لە ڕووی تەندروستیەوە بۆ دانەکە چ زیانێک لە ڕۆنەقەکەی میناکەی لە ناوە بایان خۆت کلۆریەکات. بەتەکید ئەمە زەرری زۆرە بۆ سەرڕووی میناکە ئێمە ئەگەر بمانەوێت دانەکەمان لە ئازار و یان لەو کێشانەی کە دانەکان خراپەکەن بپارێزین پێویستە ئەم مینایە بە سحەتێکی باش بێڵینەوە بە تەندروستی بێڵینەوە ئەگەر هاتوو ئێمە ئەم ماوادە ترش و با بڵێن ئەو ماوادە کیمیایانەی لێبین کە میناکە ئازێتەیە و کە کالیسیۆمەکەی ناوەکەی یێتە دەرەوە بەم شێوەیە دانەکە زیاتر زەعیفە بێت و وای لێکا کە کلۆرتر بێ یان با بڵێن دانەکە ڕەنگی بگۆڕێ زەرد بێت زۆر جار زەر دەبێت زۆر جاریش بڵین ڕووی میناکەی بە شێوەیە زبر ئەبێ کە هەستی پێەکەی ڕۆنەقی نامێنێ بڵین ئەو بریقە و سپێتی نامێنێ هەر کەس ببینێ زانێک ئەم دانە زەرری پێگەیشتووە لەم مەرحەلانە ئێمە بە نەخۆش ئەڵێن کە ئەم شتانە دوور بخەنەوە و چارەسەریشی هەیە ینی ئەو ڤینیرەی کە باسی کرد ئەو هۆلیسمالەی کە باست کردی یەکێکە لەو چارەسەرانەی کە پێویستە بۆ دانانە بکرێت. دکتۆرە ئێمە کاتمان نەماوە حەزەکەی دوپەیامت چیت هەیە بۆ هاوڵاتیان بۆ ئیتر دانێکی تەندروستمان هەبێت و چیتر زیانمان بەرنەکەوێت و تووشی کۆمەڵی نەخۆشی دەمودان نەبین. زۆر سپاسانەکەم بۆ ئەم کاتی خۆتان کە پێتان بەخشیم و بە بینەرانی شیوادارم ینی ئیسفادەیەکم پێگەیان دەبێتن من وەکو دکتۆرێکی نەخۆشەکانی پووک ئامۆژگاریم بۆ هەموو خەڵکی بەڵێ ئەوانی کە بینەران و ئەوانی کە گویان لێمانە کە مانگانە با بڵین 6 مانگ جارێ سەردانی دکتۆرەکانی دان بکەن و بالئەخەس ئەوانەی کە پسپۆڕن لە بواری نەخۆشەکانی پووکە بۆ تەندروست ڕاگررتنی دانەکانیان و چۆنەڵێ دڵنیابوونەوە لە تەندروستی دانەکان لەبەرەوەی ئەو معلوماتی کە تا ئێستا لە ناو خەڵکایە هێشتا نەگەیشتۆتە ئەوەی کە خۆی کاتێک کە بەڵێ خۆی تەشخیصیکە و بتوانێت بڵێ ئەو کێشەیەم هەیە بچێتە لای ئەو دکتۆری کە پێویستێتی. زۆر سپاس بۆ دکتۆرە میلان کەریم پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ددان. زۆر سپاس بۆ ئامادەبوون و خۆشحاڵ بووین بە ڕێنمایەکانی هیوادارین بینەرانیشمان سوودیان لە ڕێنمایەکانی بەڕێستان بینیشەکەم ئازێتان کێشام مێنم. وەڵە بینەرانی عەزیز لە پارێزگای هەڵەبجە ڕێکخراوی هەمیشە بۆ پەروەردە و خزمەت ئاهەنگی ڕێزلێنان و خڵاتبەخشینی بۆ بەشداربوانی پرۆژەی توێشووی ڕۆژوو ساز کردووە لەو بارەیەوە هاوکارانمان لەوێ چوونەتە نێو چالاکیەکەیان لەگەڵ هاوکاری بە هاوکاری ڕێکخراوی هەمیشە دیتێکیان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەوین. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. ئەم پرۆژەی کە ئێستاوەتین لە خزمەتیە پرۆژەیەک بوو لە ڕاستیە تایبەت بوو بە ڕەمەزانەوە و هەموو بەرگانەی کەوا تیا جێگیرمان کرد هەمووی تایبەت بوون بە ڕەمەزانەوە لە قورآن خوێندن لە لەبەرکردن لە بەخشین لە نوێژی سونەت لە ذیکرکردن لە دوعاکردن خشتەیەکمان دانا بۆ ئەمە ئەوانەی کە بەشدار بوون الحەمدولیلا کەسانێکی زۆر بوون وەکو بەشداریکردن کە بەشداریان کرد لە برایان و لە خوشکانیش بەڵام سنوورەکەی سنووری بڵێن پارێزگای هەڵەبجە بوو
بڵاومان نەکردەوە بە هەموو هەرێمی کوردستانە. ئەوانەی کە سوودمەند بوون ئەرکێکی زۆریان ئەنجامدا کە زۆر مایی دڵخۆشیە و الحەمدلله ئێمەش توانیمان ینی خەڵاتێکی شایستە بە مەقامی ئەوان دابینکەین بۆ ئەم کارە. لێرەوە سوپاسی ئەو بەڕێزانەی شەکەین کەوا دەستی خێریان بۆ ئەم پرۆژە خێریە درێژ کرد و هاوکاریان کردین بە تایبەتی کۆمپانیای چرای مەکە و مەدینە کە خەڵاتی یەکەمی ئەمرەیەک بڕیار لێدا و پێشکەشی کەسی یەکەمی کرد لەم پرۆژەیە. من زۆر سپاسی ڕێکخراوەکەی خۆمانەکەم ڕێکخراوی هەمیشە کە پاڵپشتی من بۆ بۆەوەی کە بتوانم ئەم پلەیە بەدەست بێن و سپاس بخوا فەزلی خۆی گەورەیە کە پلەی یەکەمە بەدەستێناوە. ڕاستی ئەو پرۆژەیە کە ئێمە لە ڕەمەزانە بیمە شتێکی زۆر باش و بەسوود بوو، یعنی ئەتوانی وا بوو بۆ من کە یعنی ئەتوانی هەر شتێک ڕاستە شتەکان زۆر بوو، بەڵام بە فەزلی خۆی گەورە بە یارمەتی خۆی گەورە توانیت هەمووی بکەیت و بەبێ ئەوەی هیچ لە یعنی کاتت بگری یان نەتوانیت بیکەیت. بە زۆر سپاسی ماڵەوە مادایکم بە تایبەتی یەکەم چونکە بەبێ ئەو نەمەتوانی ئەمە بکەم، زۆر یارمەتی دەرم بوو. سپاسی مامۆستا عەلی یەکەم بۆ ئەوەی کە هەموو دەرز و شتمان لای ئەو ئەخوێن. ئەم ڕێکخراوی هەمیشە سەرەتا کە دەستی پێگر ئەلحەمدولیلا دوانیمان کە ئێمە بەشداریکەین کە ئەوش لە ڕێگەی فۆرمێکەوە بوو. سپاس بۆ خی گەورە کە توانیمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەر لە سەرەتاوە بەشداری بکەین، ئەوانەی ئەو مەرجانەی کە دای نابوو ئێمە جێبەجێ بکەین و بەبی دوانای خۆی تر هەر کەسیوا بوو بۆن مە سێ جوزی خوێن، کەسیوا بوو 2 جوز، کەسیوا بوو 1 جوز، بەڵام ئەلحەمدولیلا ئێمە توانیمان ڕۆژانە 3 جوزی بخوێنین لە قورئانی پیرۆز و ئەوەی کە دانرابوو لە نوێژەکان نوێژی سونەت و ئەو مەرجانەی کە دانرابوو ئەلحەمدولیلا ئێمە جێبەجێمان کردەوە بۆ خۆی. سپاس بۆ خی گەورە کە پلەی دووەم مەدەستێنان لەم ڕۆژە. ئەزیزانمان ڤیددیۆکمان هەیە سەبارەت بە ڕووپۆشکردنی تەپڵک بە کارتۆن. بابێکەوە بینەری ئەو ڤیددیۆ.
بەڵێزان دیارە کاری دەزەنگینی هونەرێکە و ئەکرێ بۆ کات بەسەربردنێک و هەروە لە پاشیا کۆمەڵێک شتی جوان دروستکەی وە کۆمەڵێک بابەت کە ڕەنگە بتەوێ بە پاراویان کڕی یاخود لە شوێنانی تر بەدەستیان بێنی ڕەنگە خۆت بتوانی لە ڕێگەی کۆمەڵێک ڤیدۆ بتوانی کۆمەڵێک کاری هونەری جوان لە ماڵەکە تاپی بۆ ڕازاندنەوە بۆ هەموو بابەتە جیاوازەکان هەر پەیوەندیدار بە ژیانی تایبەتی خۆمانەوە بە دڵنیاییەوە تەندروستیەکی زۆر باش دەبێتە هۆکاریەوەی ژیانێکی ئاسوودە وەروە تەمەنێکی درێژتر و باشتر بەسەر بەریت یەکێکیش لەو هۆکارانەی ئەبێتە هۆیەوەی کەوا تەندروستیمان تێک بچێ و هەروەها نەتوانین ئاسوودە بین و هەروەها زیانی زۆری بۆمان دەبێت ئەویش زیادبوونی کێشە یاخود کێشی زیادەیە واتە قەڵەوی چاوریەکی زیان بەخش کە لە جسمما کۆ دەبێتەوە ئەمانەش دەبێتە هۆی تێکچوونی تەندروستی مرۆڤ زانیاریەکمان هەیە لەسەر مەترسیەکان یاخود زیانەکانی قەڵەوی پێکەوە بینەری دەبین. قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2 نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێو شوێنی جیاواز پێوانە دەکرێت وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووسن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت تەنانەت فرێشیش بێت خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست.
دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان لە تەوەری دووەمدا بابەتێکمان ئامادەیە ئەویش باس لە کەم تەرخەمی لە خزمەتگوزاری ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە بێگومان هەڵەبجەش وەک شارێک لە شارەکانی کوردستان خاوەنی سروشتێکی جوان و دیمەنێکی جوانە بەڵام ئەم شارە هیچ کار لەسەر ئەوە نەکراوە کە گرنگی بدرێ بە بواری گەشتیاری و تێیدا خزمەتێک بکرێ بە ئەو کەسانی کە دەبچنە هەڵەبجە و میوانداری ئەو شارە دەکەن و تەنانەت ئەوانەی کە لە هەڵەبجەشن سوودیان لەم کەرتە نەبینیوە کە کار لەسەر ئەوە بکەن بەداخەوە ئەمە زۆر وەلانراوە ئەمڕۆ تاوتوی ئەم بابەتە دەکەین کە ئایا بۆچی خزمەتگوزاریەکان لەلایەن حکوومەتەوە وەلانراوە وەکو هەر خزمەتگوزاریەکی تریش کەم و کورتی هەیە دەچین لە زلای بەڕێز زۆر بەڕێز غەریب ئەحمەد بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە کاک غەریب سڵاوت لێبێت لە ئێستادا ڕۆژی گەشتیاری چۆنە وەک دەزانین ئەوە ئێمە لە بەهارین و خەریکەیتر ڕۆشتین بەرەو پاییز بەرەو هاوین گەشتیار زۆر دەبێ زیاتر خەڵک حەز دەکەن ڕووبکەنە ناوچەکانی کوردستان لە ئێستادا ناوچەی هەڵەبجە لە ڕووی گەشتیاریەوە چۆنە؟ بەڵێ ناوچەی هەڵەبجە بەڕاستی لە ڕووی گەشتیاریەوە تا ئێستا ناوچەیەکی باشی گەشتیاریەوە سەرنجێکی زۆری گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە و گەشتیارێکی زۆرمانەیە بە تایبەت گەشتیاری ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە بۆنەی و دیمەنوە و تابگە و ئاو شوێنە فێنکانەی لە سنووری ناوچەکانی ئێمە هەیە بەڵێ گەشتیارێکی زۆرمانەیە و گەشتیارێکی باش بوو لە ناوچەکانی ئێمە دەکات. کاغەریب پارێزگای هەڵەبجە بەراورد بە و سنوورە جوگرافیا بچووکەی کە هەیەی بەڵام خاوەنی کۆمەڵێکی زۆر لە هاوینە هەوارە بە پێی وەرزەکانیش لە هاوینە هەوارە بەهاریەکانەوە یاخود شوێنە گەشتیاریەکان بە زستانیشەوە بە نمونە باسکەین هاوینەوارەکانی ئەحمەد ئاوازەڵم یاخود بیارە و تەوێڵە و چاوک ڕۆژانی هەینی یاخود ڕوپشوەکان بۆنەکان ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕوو لەوێ دەکات تیمەکانی حکوومەت تا چنێک هاوکاری با بڵێن بەڕێوەبەرایەتی گەشت و گوزارن ئێمە دەبینین دەچینەوێ ڕۆژانە گەشتیارێکی زۆر دێ بەڵام کەمترین هێزی ئەمنی لەوەیە بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەتی گەشتیاران یا خۆت برایانی پۆلیسی هاتوچۆ زۆر بەکەم دەبینرێ بۆ ڕێخستنی هاتوچۆی ئۆتۆمۆبیلەکان هەمیشە زدیحامێکی زۆر دروستە بێ کەم تەرخەمیەکان هەن بەڕایەوە واگەر چی بکرێ بۆی پاڵپشتێکی باشی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار بکرێ تا بتوانێت ئاستی گەشت و گوزار لەو ناوچانە بەرز بکاتەوە. لە ڕاستیا تا ڕاستی باش هاوکارمانن و بە دەموهاتنیان هەیە بۆ ئیش و کارەکانمان بەس بەڕاستی بەدان بە حقیقەتی شابنین تەواوی سێکتەرەکانی هەڵەبجە لە ڕووی کاری حکومیەوە لە ڕووی میلاک و تا ئێستا گرفتمانەیە و پێم وایە برایانی پۆلیس و ئاسایش و بەڕێوەبەرایەتەکانی کەی هاتوچۆش گرفتی کەمی هاتوچۆیان کارمەندی هاتوچۆ و کارمەندی بەڕێوەبەرایەتەکانیان هەیە و ئەمە گرفتێکە ڕوبەڕووی هەموو دایرەکانی هەڵەبجە بووەتەوە بۆیە ئامادەنەبوونی بەردەوامی برادرانی پۆلیس و ئاسایش دەگەڕێتە بۆ کەمی میلاک لە ناوچەکە ئەجینا ئێستا ئێمە کۆنتاکی تاوامان لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە هەیە لە ڕێگەی چالاکی مەدەنەکانەوە بە بەردەوام ڕۆژانی پێنجشەممە و جومعە بەشێکی باشی کارمەندیان بۆ دابین کردوین چی برادرانی هاتوچۆ چ برادرانی ئاسایش و چالاکە مەدەنیەکان بە بەردەوام لە ناوچە گەشتیارەکانان بەڵام زیاتر شاری ئێمە لە ڕۆژی هەینی و ڕۆژی پێنجشەممایە ئەم دوو ڕۆژە بە جێگیری جێگیر کراوە کە بەشێکی باش لە تەواوی هێزەمنیەکان لە پۆلیسی هاتوچۆ لە ناوچەکەدا بوونیان هەیە بەڵام بەڕاستی ئێمە بڵێن هەفتەکە بە تەواوی کۆنتترۆلی بکەین و بە بەردەوامی مەفرەزەیەکی بەردەوام لێ بێ وەرگرتنی یان دامەزراندنی بنکەیەک بۆ بنکەکانی ئاسایش بێ یان پۆلیس بێ یان هاتوچۆ بێ لە ناوچە گەشتیارەکانە بەڕاستی ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ ڕەزامەندی جێتی باڵای ئەوێ کە بتوانین لەوێ دایان بمەزرێنین لەبەرەوە بەڕاستی ئێمە تا ئێستا بنکەمان لێ لەوێ تام بەڕێزانەی کێن بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە بەحەوێنەوەتیای ئەمە ئەمساڵ بەڕسمی داوامان لە پارێزگای هەڵەبجە کردووە کە هەم بنکەی تەندروستی جێگیرکا لە ناوچە گەشتیارەکانمانە هەم شوێنی حەوانەوەی پۆلیس و ئاسایش و برادرانی کە یەنە ئەوێ بۆیان دابین بکرێت چونکە تا ئێستا مەمان نتوانیوە بەڵام تا ڕادەیەکی باش وە بەبێی پێویستی ئێمە بەڵێ بەدەممانەوە هەن و ئەتوانیوانە چونکە ئاسایشی ناوچەکە لەسەر و هەموو شتێکەوە بۆ گەشتیاران و لە ڕووی ئاسایشەوە تا ئێستا سەرکەوتوو بین و سوپاسی هەمولایەکیانەکەین. کەواتە نەبوونی خزمەتگوزاری یاخود ئەگەر بڵین لە ئاستی پێویستدا نییە هۆکارەکەی چییە؟ و ئێوەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە چۆن کارتان کرۆ لەسەر ئەوەی کە زیاتر گرنگی بدرێ بم کردەوە تەنانەت هاوڵاتیانی هەڵەبجەش بتوان سوود لەو ناوچە گەشتیارانە بکەن کە لە هەڵەبجەیە هەیە؟
لە ڕاستیا ئێمە ساڵی پار یەکی سێ لە بەڕێوەبراتی گشتی گەشتوگوزاری سلێمانی جیابووینەتەوە. جیابوونەوەی ئێمە لە بەڕێوەبراتی گشتی گەشتوگوزاری سلێمانی و بەستنەوەمان ڕاستەوخۆ بە هەولێرەوە کارێکی زۆری ئیداریەوێت تا کارەکانی ئێمە تەواو بکەونە سەرسکە وە لە ڕووی داهاتەوە تا ئێستا ئێمە لاوااسترین بەڕێوەبراتی گەشتوگوزارین بۆ داهات کە داهاتێکی ئەوتۆمان نییە پشت بە خۆمان ببەسین. ئەمڕۆ دوو شت هەموو کەرتەکان و فەرمانەکانی حکوومەت بەڕێوەبا. یەکەم داهاتی ئەو دایرە خۆی کە پشتی پێبەسی و خزمەتگوزاری و چالاکیەکانی پێ ئەنجام باکە ئێمە لە ڕاستیا لەم بوارە تا ئێستا نەمانتوانیوە سەرچاوی سەرەکی داهاتەکانی خۆمان کۆ بکەینەوە بتوانین خزمەتی ناوچەکانی خۆمانی پێ بکەین. لێرەدا ئەمە لاوازیەکە کە کاری زۆری ئەوێت تا بتوانین سەرچاوی داهاتمان زیاد بکەین و پشت بە داهاتی خۆمان بەسین بۆ خزمەتگوزاریەکان. لەلایەکی کەوە تەواوی ناوچە گەشتیاریەکان کە کەرتی تایبەت بەرەو پێشیە باوە کەرتی تایبەت خزمەتگوزاری پێشکەشەکە وە سوود لە خزمەتگوزاری کەرتی تایبەت ئەبینرێ بۆ ناوچە گەشتیاریەکان. بەڵام ئێمە بە حکمیەوەی ناوچەکانمان تا ئێستا سەرمایەدار و بەڕێنەران لە ڕاستی ئامادەیەوەیان نییە پارەیەکی زۆر خەرجکەن بەڵام داهاتی کەمیان دەستکەوێت. ئەمە گرفتێکە ئێمە بێ لە داهاتوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی جەخت لەسەرەوە بکەینەوە پێویستە تاونەی بەڕێوەبەرایەتیمان خاوەنی داهاتێکی باشی خۆی بێ کە خزمەتگوزارەکان دابینکا بۆ ناوچە گەشتیاریەکان ئەوان هاوکارمان بن و امتیازێ بن بەوەی کە بەدەر لە داهاتی خۆمان لە داهاتی وەزارەت و لە داهاتی ئەنجومەنی وەزیران بێ لە بودجەیەکی تایبەت بێ لە وەزارەتی دارایی ئێمە بتوانین خزمەتگوزارەکان پێشکەشی گەشتیاران کەین تا ئەو کاتیش سوود لە داهاتی خۆمان وەرەگرین یان ئەبینە سەرچاوی داهاتی خۆمان بۆ خزمەتگوزارەکان بەکاربێنین. ئەمە بەڕاستی هۆکاری کەمی خزمەتگوزارەکانە لە ناوچەکانی ئێمە بۆ کەرتی تایبەتیش بەو شێوازەیە کە من وتم چونکە تا ڕادەیەک ناوچە گەشتیارەکانی ئێمە لە چاو ناوچە گەشتیارەکانی سلێمانی هەولێر دهۆک خەڵک کەمتر ڕووی تێدەکا و داخراوترە بۆیە وەبەرهێنەران کەمتر ڕووەکەنە ناوچەکانی ئێمە. کاک غەریب نازانم بەڕاستی ئەمە پرسیارە یا پێشنیارە بەڵام من چوومەتە زۆر ناوچە کوردستان هەر لە هەرێمی کوردستان لە ناوچە گەشتیارەکان زۆر شوێن هەیە زۆریش سادەیە بەڕاستی توانە بڵێم دیمەنی جوانیەکەشی زۆر کەمتر لەو دیمەنی جوانی چاوەک گیاوە خۆت هاوینە هەوار و تاافگەی زەڵم بێ بە پارە داغڵە بیت یان هەر ئەو ئۆتۆمۆبیلەی ڕاستەخۆ دەچێتە هاوینەوارەکەەوە یاسا ڕێگەی پێداوە بۆ نمونە بلیتێکی 1000 دیناری بکرێ. یاساکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتەیان هەیە یاخود ئەو دەرفەتیان بێوە داوەیەوە بتوان لە ڕووی ئیداریاتەوە بەمە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەر گەشتیارێک دەچێتە یەکێک لە ناوچەکانی گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە وەکو باجێکی 1000 دیناری لێوەربگرێ کە پارەیەکی ڕسومات دەکرێت بە پارە 1 ساڵ تەواوی ڕێگاوبانەکان و ژینگە و ئەو کەرستانەی خزمەتگوزاری گشتیانەی لەوێ هەن پێی نۆژەن بکرێتەوە یاخود پێی ئیزافە بکرێت. ڕاستیان پێشنیارەی تۆ دەتوانم بڵێن زیاتر لە 5 ساڵ لەلایەن بەڕێوەبەرایەتیمانەوە خراوەتە ڕوو ئاراستەی دەستە کراوە دەستەی ئاراستەی وەزارەتی دارایی کردووە بەڵام بەڕاستی وەزارەتی دارایی ئێمە ئاگادار کردوێتەوە کە هیچ ڕێنماییەکی دارایی نیە پاڵپشتی ئەوە بکە ئێمە بتوانین پارە لە گەشتیاریان لە داغڵبوونی گەشتیارەوە وەربگرین بۆی ڕسومات و ڕێکارە یاسایەکانی وەزارەتی دارایی لە ڕاستیان ڕێگە بە ئێمە نادات کە بۆ داغڵبوونی هیچ گەشتیارێک پارە وەربگرین نەجیناوە باشترین بیرۆکەیە و کە لە بیرۆکە باشەکان کە بتوانین پشت بەو داهاتە بەسین بۆ خزمەتگوزاری بەڵام ئێمە خۆتەزانی لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر کار و هەر پرۆژەیەک دەستی بۆ بەرین ئەگەر ڕێنمایی یاسایە لە پشتمانە نەبێ ئێمە ناتوانین دەستی بۆ بەرین بۆیە لە ڕاستیە ئێمە وەکو داواکاری داوای ئەم پرۆژەیەمان کرد بەڵام پرۆژەیە بۆی هیچ ڕێنمایەکی دارایی پاڵپشت نەبوو بەم کارەی ئێمە ڕێگەمان پێ نەدرا. بوونی شوێنی گەشتوگوزاری لە هەموو جیهاندا شوێنێکی زۆر گرنگە لەبەرەوەی دەبێتە سەرمایەک بۆ ئەو ناوچەیەوە دەبێتە هۆیەکی بازرگانی کە خەڵکانی تر زۆر ڕوو لەم شارە دەکەن و ڕەنگە لە کاتی گەشتکردندا بتوانن کۆمەڵێک بابەت بکردن ئەمە سوود بە هاوڵاتیانی هەڵەبجە بگێنێ. ئایا بەڕاستی وەکو ئەوی کە لایەنی حکومی وەلای ناوە کەم تەرخەم بووە لە باشکردنی ئەم خزمەتگوزاریانە هاوڵاتیان توانیویانە بەڕادێکی پێویست سوود لەو گەشتیارانە وەربرن کە ڕویان لە هەڵەبجە کردووە و سەردانی ناوچە سەیرانگاکانی ئەویان کردووە؟ لە ڕاستیە ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە وعیەکی گەشتیاری باش بگەینە ناوچە گەشتیارەکانی ئێمە و ئەو کەسانی کە ناوچە گەشتیارەکانمان بەڕێوە بن بەڕاستی هاندەر و هاوکارمان بن بۆ ئێمە توانین گەشتیارێکی زۆر بێنینە ناوچەکانمان بەڵام ڕاستیە هێشتا ئێمە کەم تەرخەمیمان لە خزمەتکردنی گەشتیارە یەکەم تەرخەمیمان لە ڕاکێشان و هاندانی گەشتیارەیە بۆ ناوچەکانی ئێمە چونکە لە ڕاستیە بەشێکی زۆری شوێنەکانی ئێمەوە خاوەن کەپر و شوێنە گەشتیارەکان
ڕاهاتوون لەسەرەوەی کە تەنها مەبەستیان بێ لە ڕۆژێکا گەشتیارێکی زیاتر ڕویان تێ بکە پارێکی زیاتر وەربگرن ینی مەبەستیان نییە ئەمڕۆ خزمەتی دەگەشتیارکەن بۆی بەیانی بێتە 15 و بەیانی بێتە 20 سێ بەیانی گەشتیارێکی زۆرتر ڕوو لە ناوچەکانی ئێمە بکە ئێمە هێشتا وا ئازانین تەنها گرنگەوەیە کە ئەمڕۆ داهاتێکی زیاترمانە بێت لە بەیانی داهاتێکی زیاترمانە بێت لە دوو بەیانی بەو شێوازەی نرخێکی زیاتر دانین چکۆ ئەمە ڕێگایەکی هەڵەیە و ئێمە لە هەوڵ ئێوان ئەمە بگەینە تەواوی ئەو کەسانی کە شوێنە گەشتیارەکان بەڕێوە بن بۆیە دەستکەوتنی داهات لە ئەمڕۆ هۆکە داهاتێکی زۆر لە ئەمڕۆ هۆکارە بۆ کەمبوونەوەی داهات لە بەیانە بۆی ئێمە بتوانین ئەمڕۆ داهاتی کەمترمان دەستکەوە خزمەتێکی زیاترکەین بۆی بەیانی و دوو بەیان و هەفتەی داهاتوو گەشتیارێکی زۆرتر ڕۆ زیاتر ڕوو بکاتە ناوچەکانی ئێمە وە سەرچاوێکی زیاتری داهاتمان دەستکەوێت بۆیە بڵاوبوونەوەی ئەم واعیە گەشتیاریە هێشتا کاتمان ماوە و ئێمە تەواوی هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە هەم خاوەن کەپڕ و شوێنە گەشتیارەکان بگەینەوە قەناعەتەی کە خزمەتی زیاتر بکەن ئەگەر داهاتەکەیش کەمتر بێ بۆی داهاتووشی زیاتر بۆ ناوچە گەشتیارەکانە بێ تا ڕادێکی باش ئێمە لە هەوڵی ئەوان قۆناغ بە قۆناغ ئەمە بگەینە کۆتایی. کاک غەریب بابەتێکی تر ڕێگاکانی هاتوچۆی گەشتیارانە بۆ ناوچە هاوین هاوارەکان دیارە زانین ناوچەی هەڵەبجە بە تایبەت بناری چیاکان ساڵانە داڕمان لە با بڵێن قەراخی جادەکان ڕوودەدا. هاوڵاتیان باسییان لەوە دەکرد گەشتیاران باسی لەوە دەکەن کە گرفت لە ڕێگاکانی هاتوچۆ بە تایبەت بۆ نمونە هاوین هاوارێکی کۆک و ئەحمەداوە زەڵم ڕێگاکەی ساڵانە کەمێک دێتە خوارەوە باریک دەبێتەوە لەبەر ئەو داڕمانە ئەمە ئەرکی کێیە کێ دەبێت لایەنە پەیوەنددارەکان ئاگادار کاتەوە کە جادەیەکی دووسایدی بۆتەوە یەک سایت گەشتارێکی زۆریشی لەسەر خاوێن ناکرێتەوە. بەڵێت یارە دەنگم ناگاتە لای کاک غەریب باسمان لەوە کرد کە لە ناوچە گەشتیاریەکان لە پارێزگای هەڵەبجە لە بەرەوەی ناوچەیەکی شاخاویە و زستانێکی سەختی هەیە بۆهۆی بارانبارین و هەروەها بەفرێکی زۆرەوە بەتابەت لە ناوچە شاخاویەکان و ئەو ناوچانەش ڕێگای بەستنەوەی هاوین هەوارەکان و ناوچە گەشتیارەکانە با بڵێن ئاوەدانیەکان یاخود سنتەری شار و ناحیەکان ئەم ڕێگایی کەوا گەشتیاران پێیدا هاتوچۆ دەکەن بەهۆی کاریگەریە سروشتیەکانەوە داڕمان ڕوودەدا لە لێواری جادەکان بەم شێوەیەش بەردێکی زۆر خۆڵێکی زۆر دێتە سەر جادەکە و جادەکە باریک دەبێتەوە پێویستی بە خاوێنکردنەوەی هەیە وەروە پێویستی بەوە هەیە جادەکە جارێکی تر پاک بکرێتەوە. کاک غەریب ئەگەر گوێت لە منە ویستم ئەوە بپرسم بەشێک لە جادەکان لە پارێزگای هەڵەبجە بەتایبەت هاوین هاوارەکان لێواری جادەکان بەهۆی داڕمانەوە خۆڵ و بەردێکی زۆر هاتوۆتە سەر جادەکە ئەمە ئەرکی کێ دەبێت کێ چاودێری ئەم بابەتە بکە وەروە کێ هەڵسێت بە پاکردنەوە و خاوێنکردنەوەی ئەو شەقامە سەرەکیانەی دەچن بۆ نێو هاوین هاوارەکان. ئەوەی من بزانم لە زۆربەی وڵاتاندا کەرتی گەشت و گوزار زۆر گرنگی پێدەدرێت و ڕێبەری گەشتیاری هەیە کە هاوڵاتیان ڕێنمونی دەکات بۆ ئەو شوێنانەی کە سەرنجڕاکێشن و خاوەنی سروشتێکی زۆر جوانن وە کوردستانیش لەبەر ئەوەی گەشتارێکی زۆر ڕووی تێکا بە تایبەتی لە ناوچەکانی عێراقەوە بەڕاستی هەڵەبجەش وەکوتمان زۆر ناوچەی جوان و ناوازەی هەیە سروشتێکی تایبەتی هەیە دەکرێت زیاتر گرنگی پێ بدرێت بە تایبەتی لایەن کۆمپانیەکانی گەشت و گوزارەوە واتە ئەگەر بۆنە بە ڕێبەرێکی گەشتیاری هەبێ لەو لایەنانەشەوە ئەوە کۆنتاکتیان هەبێ لەگەڵ گەشت و گوزاری ناوچەکاندا بۆ ئەوەی باخێک بدرێ بەم ناوچە گەشتیاریانە و بتوانن خەڵکی هەڵەبجەش سوودێک لەم بابەتانە وەرگرن بەڵام وەک دەبینین بەداخەوە ساڵ بە ساڵ خزمەت گوزاریەکان کەم دەبێتەوە و ئەو شوێنانەی کە لە کوردستانە هەن تووشی گرفت و کۆمەڵێک خزمەت گوزاری ناپێویست دەبنەوە. بڵێ دیارە کۆنتاکتمان لەگەڵ کاک غەریب من پرسیاری لێ دەکەمەوە باشە کاک غەریب دیارە دەنگمان پێشتر پچڕا بە خێرایی دەمەوێت سپاس دەکەین پێمان بێت لە دەوامی فەرمیدای داوای لەبوردنەکەین کە لە کاتمان گرتیت بەشێک لە ڕێگاکانی گەیشتن بە هاوین هاوارەکان بەهۆی و بارەدۆخە سروشتی لە زستانە ڕوودەدات ڕێگاکە گیراوە ئەمە واج ئەرکی کێ بە خێرایی پاک بکرێتەوە چکە ڕەنگە مەترسی هاتوچۆ ڕووداوی لێ بکەوێتەوە بۆ گەشتیاران وەروە پەیامیشت بۆ لایەنە پەیوەنددارەکان و بەتایبەت بۆ ئەو خاوەن مڵکەکان کە لەوێن باست لەوە کرد ئێمە ئەمانەوێ هوشیاریان بکەینەوە بە خێراتر وا بکرێ ئەوان فەرهەنگی مامەڵەکردن لەگەڵ گەشتیاریان بۆ ببێ ڕەنگە بۆ خۆشیان باشەوە لە کۆتاییشان ناو ناوبانگی هاوینەوارەکان بە جوانی دەڕوا.
لە ڕاستیە وەکو پێمتی ئەمە ناکرێت هەموو تەواوی کارەکانی ناوچە گەشتیارەکان جێبێڵین بۆ بەڕێوەبراتی گەشت و گوزار چونکە بەڕاستی گەشت و گەشتیاری گەشتیاران کە یەنە ناوچەکان ئەبێ هەموو دام و دەرگاکانی حکوومەت لە بەرپرسیارەتی خۆیان بە ناوچەکە هەستن بۆ نمونە ڕێگەوبانەکان چەند ئێمە لێ بەرپرسیارینەوە ئاودانکردنەوە لێ بەرپرسیارە ئەوە ڕێگەوبان لێ بەرپرسیارە پاکردنەوەی ناوچە گەشتیارەکان چەند ئێمە لێ بەرپرسیارینەوە شارەوانی لێ بەرپرسیارە دابینکردنی کارەبا و خزمەتگوزارەکانی کارەبا ئەبێ دایرەی کارەبا هاوکار و یارمەتی دەرمان بێ لە ڕاستیە ئەمانە بە تەواوی بۆ نمونە دابینکردنی ئەمن و ئاسایش هێزەکانی پۆلیس و ئاسایش لێ بەرپرسیارن بۆیە بەڕاستی هەمووان ئەبێ کار بکەین بۆی بەرپرسیارەتی بخێنە سەرشانی خۆمان هەر لە ڕێگەبانەکانەوە کە ئاماژە و پیاتا لایەنی ئەمنی تا لایەنی پاکوخاوێنی و پاکردنەوەی ناوچە گەشتیارەکان ئەمانە تەواوی فەرمانەکان لێ بەرپرسیارن و بێ هەوا تەواویان هاوکار و یارمەتی دەرمان بن بۆی ئێمە سەرکەوتوو بین لە کارەکانمانە و بەپێی پێویست هاوکاری و یارمەتیدان لە نێوان هەموو لایەکماندا هەبووە تەمەناکەین بە هەمومان بتوانین کارێکی باشتر و خزمەتێکی زیاتری گەشتیار بکەین لە ناوچەکەدا. زۆر سپاس کاک غەریب بۆ کاتی بێمت بەخشی زۆر بەڕێز غەریب ئەحمەد بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە سپاس دەکەین. ئەزیزان ئێستاش دەچینە لە نایلای ناوبڕێک و دواتر لەگەڵتان لە تەوەری سێمدا بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی و نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گوڵە بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە.
دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاتان لە بێعیزان لە بەشی سێمی پرۆگرامەکەمانە باس لە ڕۆژی جیهانی زەریاکانەکەین بابزانین زەریاکان چۆن کاریگەری ڕاستەوخۆیان یان هەیەە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژیانی ئێمەی مرۆڤ یاخود گۆی زەوی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مێت حەمەباقی پسپۆڕی بواری ژینگە و هەروەها باڵێن جوگرافیا و وەروە مامۆستای زانکۆش لێرە لەگەڵمانە مامۆستا مێت زۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس مەمنونم سپاس بۆیەوە ئەمڕۆ 8 ڕۆژی جیهانی زەریاکانە سەرنجی بەڕێز لەسەر ڕۆژی جیهانی زەریاکان بۆ چەند ڕۆژە دیاری کراوە بەڵێ بە ناوی خوا وەکو معلومی بەڕێستانە زەریاکان سێ لەسەر چواری ڕووی گۆی زەوی پێکەهێنن واتە زیاتر لە 170 ڕووی گۆی زەویان داپۆشیوە ئەگەر سەیری ژینگە بکەین بەگشتی ئەبینینە و گۆڕانکاریانی کە لە ژینگەیە ڕوادات لە 4 بەش 3 بەشی بەر زەریاکانەکەوێت چ لە تێکدانی ژینگە چ لە دەستێوەردانەکانی مرۆڤ مێژووی سەرهەڵدانی ئەم ڕۆژەش کە 8 و دیاری کراوە وەک ڕۆژی جیهانی زەریاکان لە کۆنگرەی 1992 لە ڕۆدی جانیرۆ کۆنگرەی ژینگە و پەرەپێدان بەسترا لەو ساڵەیە پێم وابێ کەنەدا بۆ مقتەڕەحێکی کرد کە ڕۆژێک دابنرێت بۆ ڕۆژی ئاو و ئەهمیەتی ئاو ئیتر لەو ڕۆژەوە بوو بە بیرۆکەیەک هەتا لە 5 دیسەمبەری ساڵی 2008 نەتەوە یەکگرتووەکان و یونسکۆ تاکیدی کردەوە کە ڕۆژێک دابنێن بۆ ڕۆژی زەریاکان ئەویش 8 دیاری کرا ئەوە بوو یەکەم مۆتەمەر و یەکەم قیمەیان لە 8 2009 گرێدا ئیتر دوای ئەوە ساڵانە بەردەوام بوو ئەم چەند یادی ئەو ڕۆژە کراوە گرنگی درابەوە وابزانم هەر لە کۆنگرەی ڕۆدی جانیرۆیە کۆمەڵێک ئەهداف دیاری کران یەکێک لە ئەهدافەکان هەدەفی چواردەیان ئامانجی چواردە بوو کە بە ناوی دەریا و زەریاکان بوو بۆیە لەو ساڵەوە ئیتر ساڵانە 8 دیاری کراوە وەک ڕۆژی جیهانی دەریا و زەریاکان 2 ساڵی پێشوو کە بەوەی کۆرۆناوەوە ئەو قیمەیە نەبەستراوە قیمەی ئەم ساڵ کە هاوکاتە لەگەڵ ئەمڕۆ بە لەژێر دروشمی یەکخستنی کاری دەستە جەمعی لە پێناو زەریاکانە لەژێرە و دروشمە ئەمڕۆ ئەم ساڵ ئەو متەمەرە کرێت بۆیە دەریا و زەریاکان بووە بە یەکێک لە ئامانجەکانی پەرەپێدانی دەرامەتە سروشتیەکان لەبەرەوەی کە کایەکی گەورە لە ژینگەی سروشتی پێکەیەنێ لەبەرەوەی کە بایەخێ ئەهمیێتێکی ئێجگار گەورەی هەیە لە ژیانی مرۆڤایەتە بۆی ئەم ڕۆژە دیاری کراوە وەک شتێکی گرنگ و پڕەهمیێت لێ ڕوانراوە کاتێک ڕۆژێک دیاری دەکرێت بۆ بابەتێک بۆ گرنگیدانە پێی بۆ زیادکردنی بایەخە بم مەبەستە ئایا بەڕاستی ڕۆژێکی وا دەتوانێت وا بکات کە ئەم مەترسی ڕوبەڕووی جیهان بۆتەوە چارەسەر بکات یا خۆت کار بکات لەسەر کەمبوونەوەی وەک لەو مؤتەمەرانی کە دەبەسترێ دەتوانرێت ئەو مەبەستە پێکێک کە سوودێک بگەێنێ بەوەی کە ئەو مەترسیانی لەسەر زەریاکان هەیە و لەسەر کەمبوونەوەی ئاو هەیە چارەسەر بکرێت بابەتەکە ئەگەر بێتە سەرەوەی کە گەورەی ژینگەی سروشتی و
گەورەی بایەخ و ئەهمێتی دەریا و زەریاکان لە ڕۆژێکا کورد بکرێتەوە یان لە چەتکان ژمێرێکە بە تاکید نەخێر بەڵام ئامانجەکە لە مؤتەمەر و لەم کۆنگرانە ئەوەیە کە وعی و ڕۆشنگەریەک لای تاک دروست بکرێت و بیرخستنەوەیەک بێت ساڵانە کە ئەم دەرامەتە سروشتیە ئەم سەرچاوە سروشتیە ئەهمێت و بایەخەکەی هێندە گەورەیە پێویستە مرۆڤایەتی هەڵوەستەی لەسەر بکات ئەگەرنا بە دڵنیاییەوە هەر 365 ڕۆژەکە ئەهمێت و گرنگی دەریا و زەریاکان و هەر یەکێک لە دەرامەتە سروشتیەکان باز بکەی هێشتا ناتوان ڕێحەقی خۆی پێ بدرێ بەڵام کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە ناحکومیەکان هەمویان وەک چۆن نەریتێکە هەر ڕۆژێک دیاری کراوە بۆ یەکێک لە بابەتەکان دەریا و زەریاکانش لەو ڕوانگەیەوە لێ ڕوانراوە ئەگەرنا بتوانرێت لە ڕۆژێکە ئەو ئامانجانە بپێکرێت بە تاکید نەخێر بەڵام زەنگێکە بۆ ئەوەی کە تەواوی مرۆڤایەتی بەهۆش بێتەوە کە بایەخ و گرنگی دەریا و زەریاکان بزانن وەکو هەر یەکێک لە کایە سروشتیەکانی دیک زۆر باشە مامۆستامێت ڕەنگە ئێستا زۆرێک لە بینەران ئەو پرسیارە دروستکەن دەریا و زەریاکان بۆ حەجمە گەورەی کە هەن بۆ نمونە چۆن ئەتوانن یاخود کاریگەریان لەسەر ژینگەی گۆی زەوی کە لە کۆتای ژینگەی ئەمەشە چۆنیە یان واتە ئەمان چۆن کاریگەری لە ژینگە دەکەن دەریا و زەریاکان زۆر بێ کەم بێتەوە وشک بکات چی ڕۆدا دروستە ئەکرێت کەسانێک بۆ بە تایبەتیش لە وڵاتی ئێمە و لەم هەرێمە ئێمە بپرسن دەریا و زەریاکان بەو دووریە لە ئێمەوە چ کاریگەریەکیانە بێت لەسەر ژینگەی ئێمە بەڵام بە دڵنیایی دەریا و زەریاکان کلیلی تەواوی گۆڕانکاریەکان لەسەر زەوی و لەو چوارچێوەیەشە هەرێمی کوردستان و عێراق چونکە ئەگەر سیر بکەین دەریا و زەریاکان پێشتر ئەوترا دەسەواژەیەکە بوو کە دارستانەکانی کۆنغ و ئەمازۆن و دارستانەی سیوایەکان سیەکانی گۆی زەوین بەڵام لەم ساڵانێ لەم چەندەیە دوایە زانایان و توێژەرانەوەیان بۆ ڕوون بووەوە کە ئەگەر دارستانەکان بەشێک بن یان سیەکی مرۆڤ بن سیەکەی کەی بریتە لە دەریا و زەریاکان چونکە ئامارەکانەوەمان پێڵێن کە لە 150 ئۆکسجینی بەرهەمێنراوی گۆی زەوی لە دەریا و زەریاکانەوە بەرهەمێت لە 130 دوامۆکسیدی بەرهەمێنرا و ئینتاجی مرۆڤ و سووتاندنی سوتەمەنی لە دەریا و زەریاکانەوە حەلەبێت و لە ناوە برێ بۆیە دەریا و زەریاکان کلیلی گۆڕانکاری مەناخین لەسەر گۆی زەوی دەریا و زەریاکان هۆکارێکن بۆ ئەوەی کە هاوسەنگی گەرمی گۆی زەوی ڕێک بخەن واتە لە ئەنجامی جوڵە و تەوژمی ئاوەکانەوە هاوسەنگی گەرمی لە سەر گۆی زەوی ڕێکە خات چ لە نێوان وشکانی چ لە نێوان ئاوەکان هەمووشمان زانین گەرمی بەرهەمات و لەسەر گۆی زەوی کلیلی گۆڕانکاری مەناخیە گۆڕانکاری ئاوهەوایەکان جا هەر گۆڕانێکیش لە ئاوهەوایە ڕووبات تەواوی گۆی زەوی بە وشکانی و ئاوەکانەوە پریشکێکیان بەرەکەوێت ئەمە گەر وەکو ڕوانگەی ئاو هەوا لێ بڕوانیت لە ڕوانگەیەکی کەشەوە دەریا و زەریاکان بەشێکن لە دەخلی فەرد لە داهاتی تاک لەسەر گۆی زەوی چ لە ئەو کانزایانی کە لێی بەرهەمەهێنرێت چ لە ئەو خۆراکانەی کە خۆراکی مرۆڤایەتیە لە بەرهەمی ماسی و قەوزە و ڕۆکە دەریایەکان بەرهەمەهێنرێت چ لەو گرنگی و ئەهمێت و بایەخەی کە هەیەی لە گواستنەوەیە وەکەوەی کە ئەوترێت ئێستا لە 175 بۆ لە 180 گواستنەوەی بازرگانی ژیانی لە ڕێگای دەریا و زەریاکانەوەیە هەر گۆڕانکاریەک لە دەریا و زەریاکان ڕووبات لە ڕێگەی گەردەلوول و گۆڕانکاری مەناخی و پیسبوونی ژینگەوەوانەوە ڕاستە و خۆ تەسیرێ بێ لەسەر تاک بەتاکی کۆمەڵگەی مرۆیی و لەو چوارچێوەیە هەرێمی کوردستان و عێراقی خۆمان دکتۆر بۆ نمونە ئەگەر بڵێن باز لەو بکەین دەریا و زەریاکان بەچی هۆکارێک ئاوەکانیان کەم ئەبێتەوە ئایا ئەمە دەستی مرۆڤە یاخود تێکچوونی ژینگەیە کەوای کردووە ئاوی دەریاکان و ئاوی زەریاکان وەکو پێویست نەبێت و وەکو چۆن ئەڵێن مەترسیەک بێ لەسەر مرۆڤایەتی ئاو وەکو خۆمانە زانین بە ڕێژەیەکی دیاریکرا و خوای گەورە خەڵقی کردووە لەسەر زەوی کەمبوون و زیادبوونی نییە بە قەدەرێکی معلومە دیاریکراوە بەڵام ئەوەی کە هەیە لە
سەر وشکانیەکانی گۆی زەوی کەم و زیاد دەکا بۆ نمونە لە ناوچەیەک دابارین زۆرە بێ لە ناوچەیەکی کەمە بێ ئاوی دەریاو زەریاکانیش کەم ناکەن بەوەی کە بڵێن لێی کەمە بێتەوە ئەوواکە بەڵکو ئاوی دەریاو زەریاکان گۆڕانکاری لە ئاستەکانیان دروسە بێت و گۆڕانکاری لە نەوعێتی ئاوەکان دروسە بێت چونکە ئەو خوێ تواوانەی کە لە ئاوی دەریاو زەریاکانە هەن بە ڕێژەیەکی دیاریکراو هەن ئەم خوێ تواو و مەوادانەی کە لە ناو ئاوی دەریاو زەریاکانە هەیە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە گەشەی ڕۆک و قەوزە و پلانکتۆنەکان تایە بەردەوام و پێکاتە مەرجانیەکان لەگەڵیشیا گەشە و نەشوونەماکردنی جۆرەکانی ماسی و زیندەوەرە ئاویەکان تایە بەردەوام بێت هەر کاتێک گۆڕانکاری لەم خوێ تواوانە و لەم پیسکەرانە کرا تەسیر و کاریگەری ڕاستەوخۆیە بێ لەسەر ژیانی زیندەوەران و ڕوەک لە ناو دەریاو زەریاکانە هەر کاریگەریەکیش لەسەر ئەم زیندەوەرانە و لەسەر ئەم گژ و گیا و قەوزە و ئەمانە ڕاستەوخۆ تەسیری لەسەر خۆراکە بێت لە جیهانە لە هەمان کات هۆکاری چییە کە ئاوی دەریاو زەریاکان بەرزونزمەکە ئاسەکەی چونکە ئێمە ئەزانین ئەو ناوچانەی کە کەوتونەتە کەناری دەریاو زەریاکان ناوچە دەشتاییەکان لە ئاستی دەریاوە دەست پێەکەن لە سفرەوە هەتا بەرزەبێتەوە بۆ چەند هزار مترێک هەتاوەکەوەی کە لە شاخەکانە و لە وڵاتی خۆمانە زیاتر لە 3600 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریا و لە وڵاتەکانی کەش بە ڕێژەی جیاواز هەر کاتێک ئاستی ئاوی دەریاو زەریاکان کەم و زیاد بکات ئەو کات زەویە کەناراوەکان و شارەکانی گۆی زەوی ئەکەونە مەترسیەوە چونکە وەکو مەزەندە ئەکرێ و ئەزانرێت لە 20 شاری گەورەی گۆی زەوی سیانزەیان کەوتونەتە سەر کەناراوەکان بۆیە هەر زیادکردنیەک لە ئاستەکەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ناوچە کەناراویەکان بکەونە مەترسیەوە ئەم ناوچە کەناراویانە چه ناوچەی نشینگەی مرۆیی بن وەکو شار و بەندەر و مەوانیەکان چه ئەو زەویە کشت و کاڵیانە بن کە مرۆڤ وەکو سەرچاوەیەک و وەکو منبعێک بۆ ژیان لێ ڕوانێت هۆکاری بەرز گۆڕانی ئاسیاوی دەریاو زەریاکانی ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گەرمبوونی گۆی زەوی لە ئەنجامی زیادبوونی گازە پیسکەرەکان و لە ئەنجامی زیادبوونی ئەو گازانی کە پێیان ئەڵێن قەتیسکەری گەرمی ئەبێتە هۆی ئەوەی کە ناوچە سەوڵبندانەکان و شاخە سەوڵینەکان لە هەردوو جەمسەری باکوور و باشوور بتوێنەوە هەمووشمان نەزانین کە شاخێکی سەهۆڵی نەتوێتەوە ئاوەکە بەو بەرزیەوە ناوەسێت ئیلا ئەبێت یەتە ناو دەریاو زەریاکان و ئاسیاوی دەریاو زەریاکان بەرزە بێتەوە کە ئاسیاوی دەریاو زەریاکانیش بەرز بووە بەشێک لە دانیشتوانی گۆی زەوی وەکو مەزەندە ئەکرێت لە تەقریرەکانەڵێن بۆ نزیکەی 200 ملیۆن کەس لە ساڵی 2050 پەڕاگەندە ئەبن بەوەی کە بەهۆی بەرزبوونەوەی ئاسی ئاوی دەریاوزەریەکان ئاوارە شارەکە ئاوە چێتە ناوی زەویە کشت و کاڵەکان ئاوە چێتە ناوی کاتێک کە بوو بە بەشێک لە دەریاو زەریەکان ناچارە بن مرۆڤەکان کۆچ بکەن و هەکەزا بۆ ئەو هەموو دوورگە و نیوە دوورگەیی کە لە ناو دەریاو زەریەکانە هەن بەشێکیاندا ئاپۆشرێن ئەمە یەکێکە لە حاڵەکان کە ئەوەیە ئاوی دەریاو زەریەکان ئاستەکەی بەرزونزمەکە خاڵێکی تریژ ئەوەیە کە پیسکەرەکانن ئەوەی کە مرۆڤ بەرپرسە لێ چونکە سروشت ئەوەی کە سروشت ئەیکا ئەگەر بە دوورمەوداش بێ سروشت توانای قەرەبووکردنەوەی ئەو تێکدان و ئەو دەستێوەردانانەی هەیە کە خۆی ئەیکات بەڵام ئەوەی کە مرۆڤ ئەیکات کارەساتە گەورەکەی خوڵقاندووە ئەویش لە ڕێگای پیسکەرەکانەوە جا پیسکەرەکان ئەو ئاوی ئاوەڕۆ و سەرفی سەحی بێت یان مەوادی کیمیاوی و پاشماوەی کارگەکان بێت یان لە پاشماوەی تری فڕێدراو بێت بە تایبەتیش پلاستیک چونکە دەستەواژەیەک هەیە یەکێک لە توێژەرانە زانایەکی بواری سناعەیە ئەڵێت ئەگەر ئەتانەوێت لە کەوکەبێک لە هەسارەیەکی پلاستیکیان نەژین پێویستە مرۆڤ لەمڕۆ هەنگاوێک هەڵبگرێ بۆەوەی کە خۆی ڕزگار کات لە بەکارهێنانی پلاستیک چونکە یەکێک لە هۆکارەکانی گۆڕانکاری نەوعێتی ئاوی دەریاو زەریاکان و ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی زیندگی لە دەریاو زەریاکان دروست کردووە ئەو مەوادە پلاستیکیانن کە مرۆڤ ڕۆژانە بەکاری ئەهێنێ و بەشێک لە مەوادە پلاستیکیانە ڕاستەوخۆڕۆنە ناو دەریاو زەریاکان هەتا ئێستا وای لێ هاتووە لە نێوان کالیفۆرنیا لە غەربی کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە جنوبی شەرق لە باشووری خۆرهەڵاتی یابان
دوورگەیەک دروست بووە کە لە دوو بە شێوەی پشتێنەیەک کە پێڵێن کیشوەری هەشتم کیشوەری هەشتم لە ئەنجامی چی دروست بووە لە ئەنجامی فرێدانی ئەو مەوادە پلاسیکیانە کە بە یەک پارچە ئەو ناوچانە بوون بە پلاسیک ئەمە ژوا کاتەم پلاسیکانە چەند سەد ملیۆن ساڵێکیانەوێت تاوەکو شی ئەبنەوە ئەوە لە هەمان کاتیشە بەشێکیانە بن بە مەوادی خۆراکی بۆ ئەو زیندەوەرانەی کە لە ناو ئاوی دەریا و زەریاکانە هەن لەبەرەوەی زنجیرەی خۆراکی ژوایە مرۆڤ ئەم قەوزە و ڕووەکە ئاوی و ماسیانە بەکارەهێنێ بۆیە ئەو مەوادە پیسکەرانە لە ئاوی دەریا و زەریاکانە ئەگوازرێتەوە بۆ زیندەوەران لەوێشەوە بۆ مرۆڤ دیسانەوە مەترسیەکی گەورە لەسەر ژیانی مرۆڤایەتی دروستەکات لە ڕێگەی پیسکەرەکانەوە کە پیسکەرەکان ئاوی پاشماوە بێت یان ئەو پلاسیکیانە بێت ماوەسامێ دەگەر باسیشت لە کەش و هەوا بکەین بە دیاریکرای بایمە لە عێراقین زەریاکان چۆن تەسیرمان لەکەن لەوەی لە ئایا بۆ ئاوی ژێرزەوی و هەروەها بۆ باز لەوە دەکرێت زەریاکان هۆکاریوان گەرمی لە خۆر وەرەگرن و نازانم بۆ پەشی سەر و بۆ خوارەوە دێنێرن بۆی تەوازن بکرێت ئەگەر ئەمەش تا چەندێک تەسیری بۆ ژینگە کۆکۆی گشتی و ئێمەش لەم دوورەوە زانین بە نزیکی تەسیرمان بەرەکەوێ ئەوەی کە دەریا و زەریاکان وتمان کلیلی گۆڕانکاریەکانی ئاماژەم پێکرد یەکێک لەو هۆکارانەی کە بەرپرسە لە ئاو هەوای گۆی زەوی بە وشکانی و ئاوەوە بریتە لە گەرمی بەرهەم هاتوو لە تیشکی خۆرەوە چونکە ڕێژەیەکی ئێجگار گەورەی گەرمی بەرهەمات و لەسەر گۆی زەوی لە تیشکی خۆرە ئاویش سروشتی وایە گەرمی درەنگ وەرەگرێ و درەنگی ژەیاتەوە وەک وشکانی نییە وشکانی زیێدەڕۆیی هەیە لە گەرمی وەرگرتن و گەرمیدانەوەیە ئەم گەرمی بەرەم هاتووە لە ئاوەکانە مادام سێ لە سەر چواری ڕووی گۆی زەوی نزیکەی سێ لە سەر چواری بریتە لە ڕووبەرە ئاویەکان بۆیە لە سەرخۆ گەرمیەکە وەرەگرن و بە هێواشیش گەرمیەکە دەنەوە لەم ڕێگەیەوە زیێدەڕۆیی ناکرێت لە گەرمی بەرەم هاتووە لە پڕ گەرم بێت و ببێ بە جانمێک لە پڕیش سارد بێتەوە ببێ بە زەمهەریرێک بۆیە هاوسەنگی گەرمی ڕاگرن لە ڕێگەی چیەوە ئەم هاوسەنگی ڕاگرن کاتێک کە گەرمی بەرهەمێت لە ناوچە ئیسیواییەکانە ئاوەکان گەرمە بن ناوچە جەمسەریەکان گەرمیان کەمترە ساردترن جوڵەی ئاوەکان بە قەبارەیەکی ئێجگار گەورە لە نێوان ئەم ناوچە سارد و گەرمانە چونکە ئێمە زانین جوڵەی تەوژمی دەریاکان بە دوو هۆکارە هۆکارێکیان ئەوەیە کە جیاوازی لە چڕی ئاوەکانە هەبێ لە خوێ تواوەکانی ناویان هۆکارێکی کەیان بریتە لە گەرمی بەرهەماتی و ئاوەکان لەم ڕێگەیەوە هاوسەنگی گەرمی لە نێوان ناوچە گەرمەکان و ناوچە ساردەکانە دروستەکە بۆیە هاوسەنگی لە نێوان گەرمی بەرهەمات و لە ناوچە جیاوازەکانە دروستەکە ئەمەش کاریگەری ڕاستە و خۆی ئەبێت لەسەر ناوچەکانی دابەشبوونی پەستان ناوچەکانی دابەشبوونی پەستانیش لە ئاوهەوایە وەکو دەنکەکانی تەزبیح بە دواییەکان کاتێک کە گەرمی گۆڕانی بەسەرایەت پەستان ناوچەکانی پەستان گۆڕانیان بەسەرایە کە ناوچەی پەستان گۆڕانی بەسەرایە جوڵەی بایەکان دەست پێەکە بایەکان لەکوێوە هەڵەکەن بۆ کوێ لەو ناوچانی کە پەستانیان بەرزە بۆ ناوچانی پەستانی نزمە بۆیە تەوژمە دەریاییەکان و جوڵەی بارسە ئاویەکان کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئاو هەوای جیهانەیە خاڵێکی تر لەمە گرنگتر ئەوەیە کە کاتێک کە گۆڕانکاری لە ڕووبەری ئاو وشکانی لەسەر گۆی زەوی دروستە بێ چونکە کاتێک ئاو هەوای جیهان ئیسیقرار و جێگیرە کە ڕووبەری وشکانی و ئاو تەوازن بن هاوسەنگ بن کە هەر گۆڕانکاریەک لە ڕووبەری ئاو لەسەر حسابی وشکانی ڕوویە یان لە ڕووبەری وشکانی لەسەر حسابی ئاو ڕوویە ڕاستەوخۆ گۆڕانکاری لە ڕەگەزە مەناخیەکانە لە پلەی گەرمیا دروستە بێ گۆڕانکاریش لە ئاو هەوایە دروستە بێ ئەوەی کە ئێستا هەیە ئەم هەڵبەز و دابەزەی ئاو هەواکە لە ناوچەکانی خۆمانە هەیە و سەرکێشی ئەکا بەرەوەی کە ببێ بە تەغیر هێشتا نەبووە بە گۆڕان بەڵام زیێدەڕۆییەکەیە لە گەرمی وەرگرتن و گەرمیدانەوە و وەکۆڵێ تونند و تیژیەکی مەناخی هەیە کە ئێمە نەزستانمان وەکو زستانی جارانە نە هاوینیشمان وەک هاوینی جارانە ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریە کە لە ئاسی ئاوی دەریا و زەریاکان و لە گەرمی بەرهەمات و گەرمی دراوایە لە نێوان وشکانی و ئاوە جا ئەگەر سیر بکەین بۆ ئەو گۆڕانکاریانە ئێمە کە دوورین لە دەریا و زەریاکانەوە باجەکەین چونکە ئەوەی کە پەیوەستە بە ناوچەکانی پەستانەوە لە ناوچە وشکانی و ناوچە ئاویەکانە
دروستە بێت جیاوازی لە ناوچەکانی پستانە هەر کاتێک بایەکان لە ناوچەی پستان بەرزی دەریا و زەریاکانەوە هەڵبکەن هەڵەکەن بەرە وشکانەکان ئەو کاتە شیە لەگەڵ خۆی هێنێ ئەبێتە هۆی دابارین ئەم گۆڕانکاریە مەناخیانەش ئەم گۆڕانکاریە ئاو هەوایانە زیاتر ئەو ناوچانە متەئەسیرە بن پێی و کاریگەرێ بێ لەسەریان کە ناوچەیەکی کیشوەرین وەکو وڵاتی ئێمە و ناوچەکانی هاوشێوەی ئێمە چونکە ئەو ناوچانی کە کەوتونەتە سەر دەریا و زەریاکان لەسەرخۆ گەرمی بەرهەمەێنن و گەرمیە دەن و بۆیە زیێدەڕۆیی لە ڕەگەزە مەناخەکانە زۆر نابێ بەڵام بە پێچەوانەوە ناوچە کیشوەریەکان کە کەوتونەتە ناوچەی عمقی وشکانی گۆی زەوی وەکو وڵاتی خۆمان زیاتر ئەکەونە ژێرکاریگەری و گۆڕانانە وەکەوەی کە ئیبینین ئێمەش پریشکێکمان بەرکەوتووە لەو گۆڕانکاری ئاو هەوایان دکتۆر ینی ئێستا دەبیستین دەڵێن جەنگی جیهانی سێم جەنگی ئاو و جەنگی ژینگەیە بەڕاستی کە مەترسی لەسەر جیهان دروست کردو و بە تایبەتی لە وڵاتە هەژارەکانی وەکو ئەفریقا و ئەوانە ئیتر هەڵکەندنی بیر و تەنانەت هەنێک بەکارهێنانی هەنێ سەرچاوە بۆ ئەوانەش خەریکە ئیتر نامێنێت بەڕاستی ئەم مەترسیانە هەمومان زۆر ڕوونکردنەوە لەسەر بابەتەکەیە کە هۆکارەکانی چین دەکرێت ئەمە هاوسەنگ بکرێتەوە بە شێوەیەک کە ئیتر نەبێتە مەترسیەک بۆ مرۆڤایەتی بەتەئکید ئەکرێت چونکە شتێک نییە لە ئەوەی کە مرۆڤ خۆی ئەیکا ئەتوانێت نەیکات ئەمەی کە ئەوترێت ڕێژەی ئاو کەمبوونەوەی ئاو ئاوی شیرین ئەگەر سەیرێکی قەبارەی ئاو بکەین لەسەر گۆی زەوی لە 100 و لە 103 ئاوی شیرینە یعنی لە 100 بەشی ئاو لە 100 و لە 103 ئاوی شیرینە ئەم ئاوە شیرینەش هەمووی دەستەبەر نییە بەشێکی لە جەمسەرەکانن کە لە شێوەی بەستوایە بەشێکی کەی لە ئاوی دەریاچە و ڕووبار و کانیاوەکانایە و کە مرۆڤ دەستی پێی ڕاگا هەموو ئەزانین مرۆڤایەتی بەردەوام لە زیادبوونایە ئەم زیادبوونەی مرۆڤایەتی وا ئەخوازێت کە پێداویستیەکان زیاتر بێت لەگەڵیشا خستنە ڕوو کەمترە خواست زیاترە خستنە ڕوو کەمترە خستنە ڕوو بەوە نا کەسێک بێت ئاوی شیرین فراهەمکاوە بەوەی کە سروشت پێداوین لە 100 و لە 103 ئاوی شیرینە ئەم ڕێژە کەمەی ئاو لەگەڵیش یا کە مرۆڤایەتی زیادەگە خواستی لەسەر زیادە بێ بەڵام بە دەستەکەی کەی پاشماوەی ئەو ئاوە شیرینەش کە هێتی ئەو 100 و 103 تێکێ یا پیسێکە بۆیە مرۆڤایەتی چەندەیە کە پێشە ساڵێن لاسەمە حەڵاوخواانە خواستە گەر شەڕی گیانی سێمە بێت لەسەر ئاوە چەندەیەک پێش ئێستا مرۆڤایەتی درکی بەوە کردووە کە خەریکە بەرەو ماندووبوونی هیلاکەتە چێ بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی ئاوی پێویستی بە پێیستاندار دەست ناکەوێت بۆ خواردنەوە جا زیاتریش ئەو ناوچانە ئەگرێتەوە کە ئەکەونە ناوچەی بازنەپانیە مام ناوەند و خولگەیەکانەوە چونکە ئەم ناوچانە زیاتر کاریگەری گۆڕانکاری ئاو هەوایان لەسرە و زیاتریش ناوچە بیابانە گەرم و وشکەکان کەوتونەتە ئەم ناوچانەوە هۆکاری کەمبوونەوەی ئاوی شیرین و ئەوە زیاتری ئەگەڕێتەوە بۆ دەستێوەردانەکانی مرۆڤ و پیسکەرەکانی مرۆڤکەی ئەیکاتە ناو ئەو سەرچاوە ئاویانەی کە هەیە لەگەڵیشیا ئەفونکە بەشێکی کەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دیسانەوە مرۆڤ هۆکارێکە بۆ گۆڕانکاری ئاو هەوایەکان کاتێکی کە گۆڕانکاری ئاو هەوایی بوو گۆڕانکاری لە ڕێژەی دابارین و نەوعێتی دابارینە ئابێت ئەم گۆڕانکاریە لە نەوعێت و لە ڕێژەیە کاریگەری هەیە و لەگەڵیشیا بەدەستەکەی کە پیسکردن بۆیە هەر تاکێکی مرۆڤایەتی لە کوردستانی خۆمانەوە بۆ تەواوی دنیا لە ژێر بەرپرسیارەتێکی گەورەیە بەوەی پێی ئەکرێت ژینگە پیس نەکا بەوەی پێی ئەکرێت دۆستی ژینگە بێت لە راپۆرتەکانە ئەگەر سیرکەی توێژینەوە کراوە لە ماوەی ساڵێکە ئەو مەوادە نایلۆنیانەی کە مرۆڤ بەکاری ئەهێنێت جا لە سفرەی سەفەری بێت لە نایلۆن بێت لە هەر هۆکارێک لەمە 10 جار ڕووپۆشی زەوی پێکرێت هێندە مرۆڤایەتی نایلۆن بەکارهێنێت 10 جار بەرگی زەوی پێ بگریت یعنی تەقریر هەیە ئەڵێ ساڵانە 8 ملیۆن تەن موادی پلاستیکی فڕێە درێتە ژینگەوە و ناو دەریا و زەریاکانەوە کێ بەرپرسە لەمە تاک بە تاکی مرۆڤایەتی لە منوتەوە هەتا و تەواوی گۆی زەوی بۆیە ئەگەر مرۆڤ بیەوێت
هەسارەکەی سەلامەت بێ بە دوور بێ لە کارەسات و مەترسیە سروشتیەکان بە دوور بێ لەو هەموو نەخۆشی و پەتا و ڤایرۆسەی کە هەیە پێویستە لەسەر تاک بە تاکی ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەوەی پێمانەکرێ ڕاستە بەرپرسیارەتەکان دابش کراون تاکێک لە وڵاتێکی تازە گەشە کردو بۆ تاکێکی وڵاتێکی گەشە کردو مەسئولیەتەکانیان جیاوازە بەڵام هەردووکیان دوو تاکن ئەوەی کە لە وڵاتە تازە گەشە کردووەکانە قوربانی زیاتر ئەدا وەک لەوەی کە لە وڵاتە گەشە کردووەکانە چونکە وڵاتانی ئێمە خوانەخواسە ئەگەر تووشی کارەسات و ڕووداوێک بین وەسائیل و هۆکارەکانی بەهاناوە چوون و دەست پێ ڕاگەشتنمان کەمترە بۆیە پێویستە لەسەر هەر تاکێک لە ئێمە و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە کە ئێستا بەم هەڵبەز و دابەزەی ئاو هەوا و بەم ئەم سەرا و سەرکردنی ئاوهوای ئاڕۆین پارێزگاری لە ئاو بکەین و بە تایبەتیش وڵاتی خۆمان سروشتێکی یەکە ئاوی شیرینمان بە ڕێژەیەکی دیاریکراو هەیە ئەگەر ئیدارە و بەڕێوەبردنێکی تەندروستی بۆ بکەین. ماوەسامێت لە کۆتاییدا ئەمەوێ پرسیارە بکەم ئەو گۆڕانکاریانی سروشت خۆی لە خۆیاکە خۆی قەرەبووی خۆیەکاتەوە تا زۆر جارە بیسین ئەڵێن فلانشت کەمەکەوە کۆتایی دێ بەڵام سروشت خۆی توانێت خۆی قەرەبوو کاتەوە وەک باس گرفتەکە لە قەرەبووکردنەوەی ئەو خراپانەیە کە مرۆڤ دەیکا ئەوە قەرەبوو ناکرێتەوە یان درەنگ قەرەبووەکرێتەوە. ماوەسەجان ئێمە سەرچاوە سروشتیەکانمان هەیە دوو جۆر سەرچاوی سروشتیمان هەیە سەرچاوەیەکمان هەیە نوێبووەوەیە واتە بەردەوام خۆی نوێ ئەکاتەوە ئەگەر ماندوویش بکرێت ئەگەر نەوعێتەکەشی بگۆڕێ توانای ئەوەی هەیە نوێ ببێتەوە و بەردەوامە بن لەگەڵ ژیانە لە سەرزەوی جۆرێکی کەمان هەیە سەرچاوە نوێ نەبووەکانن قابلی لە ناوچوون و نەمانن بۆ نمونە نەوت کە ئێستا دەرەهێنرێت قابلی ئەوەیە نەوت نەمێنێ بەڵام قابلی ئەوە نییە ئاو نەمێنێ ئاو بەردەوام هەیە بەڵام ئەوە مرۆڤایەتیەوە ئاکات بۆ نمونە بورکانێک کە تەقێتەوە وەکەوەی کە بینیمان لە ئایسلەندا لەم چەند ساڵی پێشووە تەپوتۆزێکی کردە ژینگە کاریگەری لەسەر گۆڕانکاری منتیقەکە هەبوو لە ڕووی مەودای بینین و لە ڕووی دابارین و لەسەر جۆری دابارینەکە بەڵام ئەمەی کە کراوە سروشت توانای قەرەبووکردنەوەی هەیە ئەوەی کە سروشت قەرەبووی ناکاتەوە بە نزیک مەودا و لە تەمەنی ئێمەیە ئەو دەستێوەردانانەیە کە مرۆڤ ئەیکات بێنە پێشچاوی خۆت قوتوویەکی پلاستیکی کە ئێمە بۆ ئاو خواردنەوە بەکاریهێنین ئەم قوتووە پلاستیکیانە ساڵانە نزیکەی 500 ملیار قوتووی پلاستیکی فڕێ درێتە ژینگەوە یەک جار بەکاریهێنی بۆ ئاو خواردنەوەی و فڕێ درێ ئەم قوتووە پلاستیکیە چەند سەد هەزار ساڵی وێ تا شیە بێتەوە تەمەنی ئێمەی مرۆڤیش هەرگیلێک ئەگەر زۆر هەر زۆر بژی 100 ساڵ یعنی تۆ 500 ساڵ 5 جیل ئەو جا قوتوویەک ئەگەر مرۆڤێک 5 جیل پێشتر قوتوویەک فڕێبەی 5 جیلی دواتر ئەو جا ئەو قوتوەشی ببێتەوە ئەگەر لەو فترەیە لەم 500 ساڵە چەندی کە فڕێ بدرێ بۆیە سروشت هەتاوەکو مەودایەکی دیاریکرا و توانای خۆ نوێکردنەوە و خۆپاکشکردنەوەی هەیە لەوە تێپەڕی ئەبێ مرۆڤایەتی باجەکەی باوەکەوەی کە ئێستا ئەیبینین لەم پیسکەرانەی کە مرۆڤ فڕێدات و ژینگە پیسەکات و لەوەی کە گاز و دووکەڵ و مەوادی زیان بەخش و CO2کات ترشە باران دروسە بێت ئاوی دەریا و زەریاکانە گۆڕێکە بۆیە ئەوەی کە سروشت ناتوانێت قەرەبووی بکاتەوە بە نزیک مەودا و بەم چەند سەد ساڵێک ئەو دەستێوەردانانەیە کە مرۆڤێکا چونکە دەستێوەردانەکانی مرۆڤ لەوە دەرچووە بڵێ بێویژدانانەیە یعنی بەڕاستی وەکەوەی لە کەشتیە کابین و خۆمان تەختەکانی لابەرین کونی تێ بکەین لە کاتێکە هەمومان زەرمەندین لەوەی کە چونکە بەرودواکەوتنمان چەند چرکەیەک چەند دقیقەیەکە خایانی ئەوەی لە بەشی خوارەوەی کەشتەکەیە زووتر ئەخنکەوەی لە بەشی سەرەوەی چەندە بۆیە تەواوی مرۆڤایەتی لە بەردەم بەرپرسیارەتێکی گەوران بۆ مامەڵەکردن لەگەڵ سەرچاوە سروشتیەکان و لەو چوارچێوەیەشە سەرچاوەی ئاو چونکە ئەگەر ژیان بەبێ خۆراک بەبێ هەوا نەتوانرێت مرۆڤ بژی و ژیان بەردەوامی نابێ بەبێ ئاو یعنی هیچی کەمتر نییە لەوان لەگەڵیشیا سەرچاوەیەکی گەورەی داهاتی مرۆڤایەتیە لەم ڕۆیە یعنی ئەگەر بە ژمارە بدوێن لەسەر بابەتەکان ئەبینی لە 16 بۆ لە 1970 دەستیکاری مرۆڤایەتی لە کەناری دەریا و زەریاکانن ئێستا وای لێ هاتووە کاڵێن زەراعەتی کشتتوکاڵی دەریایی
بۆی کە ئەو دەوڵەتانی کە کەناراویان هەیە بتوانن و بەرهێنان بکەن لە کەنارەکانە جا لە کێڵگەی بەخێوکردنی ماسی بێت لە قەوزە و ڕۆکەکان بێت بۆیە مرۆڤایەتی لە بەرپرسیاتی گەورەیە. ماوەسامیت دەستکان خۆش بێ سپاس کە لە ڕۆژی زەریاکان لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان بۆ ئومێدی ژینگەیەکی باش و تەندروستێکی باشی بۆ هەموو لایەک سپاس دەکەین. دەستکانە خۆش بێ. بەڵێ بینەرانی ئازیز سپاوەکاری هاوکارانمان لە پەیام بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پایامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران بن لەشتان ساغ بێ و ئێوەشمان هەر شاد بن خواتان لەگەڵ. دەستە